سڵاوتان لێبێت ئازیزانم. ڕۆژی جیهانی کرێکاران دەرفەتێکی گەورەیە بۆ ناساندنی ئەو ماندووبوون و ڕەنج و هیلاکیەی کە کرێکاران لە هەرێمی کوردستان بۆ پەیداکردنی بژێوی ڕۆژانەیان دەستەبەری دەکەن و ماندوو دەبن بۆ ئەو باوکانەی کە شەو ڕۆژ دەخەنە سەریەک لە پێناو ئەوەی تیکەیەکنان بۆ منداڵەکانیان دابین بکەن، بۆ ئەو دایکانەی کە تەواوی تەمەنی خۆیان لە کارگەکان و لە شوێنە گشتیەکان و لە کەرتی تایبەت تەرخان کرد تاکە و بتوانن منداڵەکانیان بەسەر بەرزی بژێنن. هەمیشە دەوترێت ئەو دەستەی کە ماندووە ئەو دەستەی کە کار دەکات لای خوددا خۆشەویستە، بەڵام پرسیار ئەوەیە ئایا ئەم دەستە ماندووە بە هەمان شێوە لە لای مرۆڤەکانیش خۆشەویستە؟ ئایا سیستەم و یاساکانی ئەم وڵاتە تا چەند ڕێز لەو دەستە ماندووانە دەگرن؟ ئێمە ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت بە یادی کرێکاران دەکەین لەگەڵ کۆمەڵێک میوانی زۆر تایبەت و لەگەڵ کۆمەڵێک کرێکاری ماندوونەناس لە ژن و لە پیاو کە ئەوان دەمانەوێت خۆیان باس لەو نەهامەتی و لەو ماندوێتیانە بکەن کە ڕۆژانە لەسەر کارتووشیان دەبێت. کاتەکانی کارکردن، شوێنی مانەوەی کرێکار، نرخی ئەو کاری کە دەیکا و ئەو پارەی کە پێی دەدرێت، کرێکارانی بیانی کە دێنە هەرێمی کوردستان و دەیانوێت لە هەرێمی کوردستان کار بکەن، مۆڵەتی دایکایەتی کە یەکێکە لەو گرفتانەی کە بە تایبەت بۆ ئەو کرێکارانەی کە ژنن و دوجار دەبنە دایک دروست ئەبێ. ئەو کاتی کرێکارێک لە بینایەک لە کاتی کارکردندا دەکەوێتە خوارەوە یاخود گیان لە دەست دەدا یاخود بریندار دەبێ و دەکەوێتە سەرجێگا، لەم کاتەدا دەستەبەری ئەم کرێکارە چی دەبێ؟ بە تایبەت دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکاران لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ وجدانی خاوەنکاران لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ دەستەبەری کار، دەستەبەری کۆمەڵایەتی، سندیکاکانی تایبەت بە پاراستنی مافی کرێکاران، هەموو ئەمانە بۆ مافی کرێکار لە هەرێمی کوردستان چیان کردووە؟ مۆم پرسیارانە لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین وەڵام بدەینەوە. سەرەتا هاوکارمان بڕوا فیچەرێکی بۆ ئامادە کردوین لەسەر ژیانی ڕۆژانەی کرێکارێک کە دەچێتە ئیش تا ئەو کاتی دەگەڕێتەوە بۆ ماڵەوە بۆ لای منداڵەکانی پێکەوە بینەر دەبین و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین. فەرموون. هەر لە کۆنەوە تاوکو ئێستا کرێکاران هیچێکن لە هەرە چینە ماندووەکانی نێو کۆمەڵگە، ئەوان هەمیشە دەیانەوێت نانێکی سەربەرزی و پارەیەکی حەڵاڵ پەیدا بکەن و دەستی ماندویان لەسەر سکی تێریان بێت. ئێمە ئەمڕۆ ژیانی ڕۆژانەی هیچێک لە کرێکارەکانتان پیشان دەدەین. تەواوی تەمەنی گەنجی خۆی بەم کارە بەخشیوە. ماندووبوون و زاماری دەستی ڕێگرنین لەوەی هەموو ڕۆژێک بە هیوایەکی نوێ دەست بە کارەکانی بکات. ئیدریس ئیشەکەی لە نێو دڵیدا ڕواوە و هەرگیز نایەوێت دەستبەرداری بێت، بۆ ئەو پەیداکردنی نانی سەربەرزی لە هەموو شتێک گرنگترە. ڕۆژی جیهانی کرێکاران بۆ ئەو تەنیا ڕۆژێکی ئاسایی نییە، بەڵکو ڕۆژی سەربەرزی و شکۆمەندیە، ڕۆژێکە کە شانازی بۆ خۆیەوە دەکات کرێکارە. کێشەکی بەناوی خوای گەورە بەخێرەتتان نەگەم بۆ سەردانیکردن لەخوا بەخێر بێن سەر چاوم. وەڵی وەک بە نسبەت ئیشەکەەوە من بەیانیان من خۆم سەعات 5:30 هەڵەسم، ئەتر لە 6 و چارەکە ڕەفیقەکانم هەڵەسێنم کرێکارەکان ئەچین بۆ ئیشتدا دەوری 4:15 جاری واچێتە 5 تا ئەو کاتە ئیشەکەی تر خوای گەورە ڕزقی حەڵالمان پێ بەخشێ ئینشەڵڵا. وەڵی ئیشە ماندوو نەبی حەڵال نییەوە. وەڵا هیلاکە بین چا وەڵا جاری وایە ئەوە هیلاکە بین ئارا ڕێنەوە خەومان لێ ناگەی هورینەوە ئەمە هیلاکە بینەرە. وەڵا وەڵایی لە 2008ەوە کرێکار بووم، ئەتر لە 2013 و 14ەوە بووم بە وەستا ئیش بۆ خۆمەکەم لەگەڵ هەر من ئامۆزا و مام هەمومان وەستای لە بقین بەڕێزی قوربان. وەڵا وەڵی دەستخۆشیان لێکەم، ئەتر بەس ئەگەر هاوڕێکمان لێ بنەوە خراپ نییە. ترها پیشەیەکی وەڵی مەعانات حەمد و سەنا بۆ خوا باش، بەس پیشەیەکی معاشێکی بێکاری بۆیە شتێ بۆیە خراپ نەبوو. ئێستا جاربە ئێمە لە ئێستانە ئێستا ماشەڵڵا ئەم ساڵ باران زۆر باری، لە مانگی 12 هەتا 3
ئیشم نەکردو حەمد و سەنا بخۆ بەشی ئەوم هەیە بیخۆم بەس هەر ئەم عاشەکە بۆ خۆشتر بوو باشتر بوو. لە باوەی کارکردنتانە لە ڕۆژەکە چەندێک شوتانەیە چەندێک دەست وەڵایی ئەمە من سەبانیان کە ئێنە دەرەوە نانەخۆین ئەتە چێشتەنگاویش دەوری سەعات 8:30 سەعاتێکمان پێچێ نانەخۆین نیوەڕوانیش کەدا نیشین نانەخۆین نوێژەکەین و ساعاتەکەن نیو سەعات 4 پێچێ جار وایە ساعاتێکمان پێچێ ئەتە جاری باشە نیو ساعات کەمترمان پێچەکە ئیشەکە زۆر زەرور بێ ئەتە من دەگەی ئەو نییە وەڵای حەمد و سەنا بۆخوا باشە بەس ماشەڵڵا بارانی ساڵ چاک باری تۆزێ ئیشەکە بۆ بۆنێەوە وەستا ژینە ئەنجا بۆنێ ئەم شەڕ وشتەشەوە تۆزێ ئەر ئیش وەستا بوو ئەژینە حەمد و سەنا بۆخوا خراپ نەبوو باش بوو وەڵایی لە ساڵانی ڕابردووە ئیش کەمتر بوویم ساڵ چکە بە حکومی ئەوە شەڕووینەوە تۆزێ ئیش وەستا بوو هەر جامە عاشەکەش تۆزێ معاشش تۆزێ دوعاکەوێتە خۆ ئینسانی سا من ساحبینا هەیە تەلەفۆنم بۆکە جاری وایاڵێ ئەتوانی بە بۆنەی هەتا مەعاش وەرەگرم لەسەرم بۆسی من ژەونەی پێڵم بەس پاری کرێگارەکان بەرێ با قسەی ناخۆم پێم نەبێ کێشەم نییە بەس با کرێگارەکانم تیانسا یەکدوانێکم لەگەڵا کرێچین گوناحە بێ حەقی خۆی بێتێ سەڵدەنی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر چینی کرێگار هەر تۆزێ بە هیلاک چووە ئەرەوەڵات بەس خوای گەورە خۆی باشتر دەزانێ ئەرەوەڵا وەڵای گرنگە سەمە خوا نەخواستە بکەم بە خوارەوە قاچێکم بشکە تۆ بەلاش دینارێک میتێ بەس ئەگەر حکومەت شتێکی هەر ئاوا بەڕەمزی شتێکی باە پێمە ماگانە خراپ نەبوو وەرم خۆم سێ جار کەوتومەتە خوارەوە سێ چوار جار کەوتومە بەس حەمد و سەنا بخوا عەزیەتم نەبووە بە شێوەیە نەبووە جاروا بوو لە 5 مەتر کەوتومەتە خوارەوە بخوا بە پێوە حەمد و سەنا ئاوا خۆم گرۆتەوە هەروەڵا جاری باشە بینیمە بەخوا لە دووقاتە کەوتۆتە خوارەوە سەهەر خزمی ناسیای خۆم هەیە کەوتە خوارەوە سەهەر کەوتە خوارەوە بەخوا لە 3 قات کەوتە خوارەوە 80 سانتیم ئەڵێ ناوێرم چمە سەر پلێت بەس ناو ستارات وان بکەم ناو سیاجی فشێکە ئەلە وەکو سەر پلێت ناوێرم بچم ئەلە بەس بکەومە سەر پشتمەشکێ وەڵا ناتوانێت لە سەرمای زستان و گەرمای تاقەت فڕۆکێنی هاوین بۆ پەیداکردنی بژێوی ژیان بێوەستان کار دەکات و هەندێک جار ئەو کارەشی دەست ناکەوێت نزیک نیوەڕۆیە و دەست لە کار هەڵدەگرێت هەمووان پێکەوە نانی نیوەڕۆ دەخۆن و دەچنەوە سەر کارەکانیان وەڵایی بەیانیان سەعات 6 نانێکە خۆین ئینشەڵا تر نانێک خوێنین بۆ ئیشەکە دەوری سەعات 8:30 نانێکا خۆین ئینشەڵا هەتە دوای ئەوە هەتە تا 12 دەزان لاگرین 12 دەزان لەگرین نانە خۆین و نوێژەکەین و ئەچینەوە سەر ئیش ها دەروینی سەعاتێ 3-4ێکمان پێچێ لە کاتی نیوەڕوانە نیوەڕوان ئارەوەڵا گە لە دەرەوەی شاربین خۆمان نانوشتە بین لە دەرەوە لە سەر بیناگە نانوشت حازرەکەین ئەترەگە مەدعموشت نزیک بێ ئەچین لە مەدعمەگەی خۆین یا ئەچین لە مەدعمەگە بە سەفەری داوایەکەین لەسەر بیناگەی خۆین ها چاژ لێنین و جاری وایە کارکردنیان بەردەوامە تا کۆتایی ڕۆژەکە دوای کارکردن دەگەڕێتەوە ماڵە ڕەنگینەکەی کچە بچووکەکەی باوشێکی پڕ لە میهرەبانی بە باوکە ماندوونە ناسەکەیدا دەکات وەڵا حەمد و سەنا بۆ خوای 5 ماڵمەی خوانێ بڕێ کێم و ناوێنێتر ڕێک مرتاحم وەڵایی ئەتر ڕێزم هەیە حەزی بە سوڵم وەڵام شتانەیە خاص ڕێزی ئەم خەڵکی ئەولا تۆزی حەزیان بۆ شتانە هەیە بەخوا من تااقەتی ئەو شتانم نییە لەخوا حەمد و سەنا بۆ خوا هیچکاری خۆم خوا لەشی ساغی یاوە پێم پارەی حەڵالی خۆم پیاکەم و حەمد و سەنا بۆ خوای گەورە کە ئێمە ناو منداڵەکانتر ڕێک ساحەتەکەم حەمد و سەنا بۆ خوا گومانی تیان نییە حەمد و سەنا بۆ خوا وەڵا لەخوا بەزێبەرە وەڵا
ماندووبوونی ڕۆژێکی تااقەت پڕۆکێن بە پشودانێک لە ناو خێزانەکەیدا کۆتایی پێدەێنێت. ژیان و کاری کاگیدریس نمونەی دەیان و سەدان و هەزاران کرێکاری هاوشێوەی ئەوە کە دەیانەوێت بە سەربەرزانە کار بکەن و پارەی حەڵاڵ بۆ ماڵ و منداڵیان پەیدا بکەن. ئەوەی کە بینیمان ڕەنگە ژیانی ڕۆژانەی کرێکارێک بێت، بەڵام هەموو ئەو کرێکارانی کار دەکەن بەیانی زوو لە ماڵ دەچنە دەرەوە، ئێوارە ماڵ و منداڵیان لە چاوەڕوانی ئەوەدان کە باوکیان لە کار بگەڕێتەوە و بە دەستێکی ڕاستە ماندوو بەڵام پڕەوە. بەڵام زۆر جار بەداخەوە ئەوەی کە دەبینرێ ڕەنگە ئەوانی کە کار دەکەن کرێکاران ماندووبوونێکی زۆر بەڵام بەدەستی بەتاڵ دوجار بۆ ماڵەوە بگەڕێنەوە. بۆی ئێمە هەوڵ دەدەین دەست بخەینە سەر هەموو ئەو برینانەی کە کرێکاران لە هەرێمی کوردستان هەیەە، هەرچەندە ساڵانێکی زۆرە لەسەر ئەم بابەتە کار دەکرێت و ساڵانێکی زۆر هەر خۆمان لەسەر ئەم بابەتە بەرنامە دەکەین بە ئومێدی ئەوەی کە ئەم بەرنامەی ئەمڕۆ دەکەین جیاواز بێت لە هەموو بەرنامانی کە ساڵەکانی تر کردومانە و توانرا بێت بەشێکی زۆری ئەو کێشە و گرفتانەی کە کرێکاران هەیەە و لە ساڵەکانی پێشتردا ئێمە باسمان کردووە لەم ساڵدا چارەسەر بوو بێت. بە سوپاسەوە زۆر بەڕێز کاک مۆفەق کە بەڕێزیان بەڕێوەبەری کارن لە سلێمانی بە سوپاسەوە لەگەڵمانە کاک مۆفەق بەڕێستان زۆر بەخێر بن. کاک دەرۆن زۆر بەخێر بێ بەڕێزیان سەرۆکی لقی سلێمانی سندیکای کرێکارانی کوردستانن. بەخێر بن کاک دەرون. کاک شیروان بەڕێوەبەری دەستەبەری کۆمەڵایەتی، کاک شیروان زۆر بەخێر بێن. ڕەنگە ئەم ئێوارەیە زۆربەی پرسیارەکان ئاراستەی ئێوە بکرێ وەکو دەستەبەری کۆمەڵایەتی و ئەو کارانی کە ئێوە کردوتانە. کاک بەکێر بەڕێزیان لە سندیکای پیشەسازی کرێکارانەوە سەرۆکی سندیکای پیشەسازین، کاک بەکر بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. ئێمە دەمانەوێت پێکەوە دوجار کارێک بکەین بۆ خزمەتی کرێکاران، خزمەتی ئەو کەسانەی کە لە کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان کار دەکەن. بە سوپاسەوە کۆمەڵێک میوانیش لەگەڵ ئێمە ئامادەیان دەبێ. بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. دواتر دەمەلای ئێوە شەرێکێکتان باس لە کێشە و گرفتەکانی خۆتان دەکەن. لە ناو میوانەکانیشماندا کۆمەڵێک میوانی نابیستمان لەگەڵ دەبێ. بە سوپاسەوە خاتوشیلان هەوڵ دەدات وەرگێڕانی قسەکانی ئێمە بۆ ئەو میوانە نابیستانەشمان بکە. ئەوانیش زۆر بەخێر بێن. دووبارە بەخێر بێن. کاک دەرون با من سەرەتا بێمە لە ئێبەڕێستان. باجارێ باس لە گرفت و کێشە و مەعاناتی کرێکار بکەین، ئەوانەی کە ساڵانێکی زۆرە باس کراوە، ئەوەی کە کراوە و ئەوەی کە نەکراوە. بەڕاستی جێی دەستخۆشیە بۆ ئێمەی کرێکار، بەڵام لێرەوە داواکارم تەنها لە ڕۆژی یەکی ئایارە یادی ئەمە نەکەنەوە. کرێکار پێویستی بەوەی کە ڕۆژانە یادی بکرێتەوە. بەڕاستی ئەوەی کە مزەحیە و کە فەوتاوە لە وڵاتی ئێمە بە ڕێژەیەکی زۆر کرێکارە. بۆ نمونە ئێمە با لە کرێکاری بیناسازیەوە دەست پێ بکەین. کرێکاری ڕۆژانە، کرێکاری ڕۆژانەمانەیە ئێمە کە تا ئێستا هیچ شتێک نەیانگرێتەوە، نە زەمان نەکرێن، نە هیچ شتێکەکرێن. ئایا حکوومەتی هەرێم ناتوانێت یاسایە بۆ ئەمانە دابنێت کە ئەمانە بتوانن ئەگەر خۆشیان زەمانی خۆیان بن یان حکوومەت بەشێکی زەمانەکەیان بۆ با. ئێستا ئێمە بۆ نمونە ڕۆژانە خەڵک ڕوومان تێکا بە زۆری کرێکاری ڕۆژانە کاوانی لەسەر جادە ئەوەستن خەڵگەیان با بۆ ئیش. ئەمانە هیچ زەمانێکیان نییە کە زۆرینەی کرێکارن لە وڵاتی ئێمە. یعنی تۆ حساب کە لە دروستکردنی خانوویەکەوە تا ئەچێتە باڵەخانەیەک وازدەم پرۆژانە بین. ئەم پرۆژانە ئەوە جیاوازە، بەڵام کرێکاری ڕۆژانە لە باخچەیەکەوە کە کابرا باخەوانەیەکە لەسەر جادە هیچ زەمانێکی نییە، هیچ شتێکی نەکراوە. ئێستا ڕۆژانە کرێکارێتە لای ئێمە. پێشتر وەستای کاشی بووە، باشە، یعنی لایە لەم شارە لەسەر دەستی ئەو دروست بووە، کاشی کردووە، دیواری کردووە. ئێستا هیچ توانای نەماوە، پەچی کەوتووە لە ماڵەوە دانیشتووە. ینی هیچ کەسێنی ئاوڕی دەباتەوە. جا من لێرە داواکارم ئەم دەنگەم بگاتە حکوومەتی هەرێم. ئەمەیەکێکە لە گەورەترین گرفتەکان کە گەورەترین گرفتەکانە لەبەرەوەی کە کرێکاری ڕۆژانە هیچ حسابێکی بۆ نەکراوە. دوو، ئێمە شۆفێرمانەیە، شۆفێر سندیکایەکمانەیە بە ناوی سندیکای شۆفێرانەوە کە شۆفێرگان. ئایا خۆم شۆفێری پاس و تەکسی و ئەمانە هەمووی خاوەنی پاسەکەنین یا خاوەنی تەکسیەکەنین، زۆرینیان سایەخن یا شۆفێرن یا کرێکارن لەسەری. سبەینێک کە پەکیانەکەوێت تووشی حادیسەیەکە بن، تووشی شتێکە بن، هیچ شتێکیان بۆ ناکرێت، یا تووشی فەقرادە من لە ماڵەوە دانیشن، هیچ کار و بژێوێکیان نییە. یعنی ئێستا من پێم خۆشە لێرەوە حکوومەت خۆی لەوانەیە لە منیش باشتر بزانێ. ئێمە ناڵێن هیچ نەکراوە. بەڕاستی لەم ساڵانەی دوایە شت کراوە، گۆڕانکاری ڕوویاوە، کۆمەڵێ بەرەو پێشچوون هەیە، خەڵک هۆشیار کراوەتەوە، بەڵام بە پێویست نەبووە. یعنی ئێستا کرێکارێک ئەگەر پەچی بکەوی ڕۆژانە لە ماڵەوە ئەبێ بۆ خۆی هەتا لە ماڵەوە دانیشی و خەڵک خێری پێ. باشە، جا من ئەمەوێ هەر یەکسەر لەگەڵ قسەکانی تۆیە وەڵامەکەشی وەرگرین، با هەر یەکسەر لەسەر ئەم بابەتی کە تۆ باست کرد بچمە لای کاک شیروان. کاک شیروان، کرێکاری ڕۆژانە دەستەبەری بۆ ناکرێت.
نەخێر ئەم گرفتە چییە ینی دەکرێت چارەسەر بکرێت دیارە ئەمە کرێکار ئەبێ خاوەنکاری هەبێ بە پێی ئەو یاسایی کە ئێستا هەیە یاسای ژمارە 39 ساڵی 1970 ئەمە تعدیلێک کراوەتەوە لە ساڵی 2012 بە یاسای ژمارە 4 کەوا لە یاساکە داوا دەکات سیستەمێک دابنرێت بۆی کرێکاری ڕۆژانە ئەوانیش بیانگرێتەوە بەڵام بەداخواتە ئێستا و سیستەمە کاریشی زۆر بۆ کرا بەڵام هەتا ئێستا بە ئەنجام نەگەیشتووە چەندە لە قانونی تازەی دەستەبەری عێراق ئەم کێشێت چارەسەرێکی بۆ دۆزراوەتەوە تا نازام تا چەند ئەنجامەکەشی سەرکەوتو دەبیاننا بەڵام ئەمە چارەسەرێکی بۆ دۆزراوەتەوە بۆی کە بە ئیختیاری خۆیان بۆیان هەیە خۆیان دەستەبەر بکەن بەڵام ئەمە لێرە کێشەی مەسەلەی ئادا بەشداریەکانمان هەیە کە سەدا حەفدەی موچەی کرێکارە سەدا پێنجی لەسەر کرێکارەکە خۆیەتی بەڵام سەدا دوانزەی لەسەر خاوەنکارە لێرە ئەو بارقورسیە داراییە چێ دەچێتە ژێرباری چکە بۆ خۆتان نەزان حکوومەتی هەرێم ئێستا لە توانای دانیە مەسەرەن ئەم چونکە ژمارەی کرێکاران زۆرم بە تایبەتی ئەوانەی کە کرێکاری ڕۆژانە نە ژمارەیان ڕەنگە لە سنووری ملیۆن بێ لێرە کەس ناچێتە ژێرباری ئەوەی کە ئەو سەدا دوانزەی خاوەنکار چێ بیداتن بەڵام لە ئایندەدا دەبێ ئەمە شەر چارەسەری بۆ بدۆزرێتەوە و بە هیوان کە پەرلەمانی کوردستان بکەوێتە سەرکارەکانی خۆی و بتوانین ئەم کێشەیەش بێت خاوەنکارێ هەبێ بۆی کە بتوانیت کرێکارەکە دەستەبەر بکەیت بەڵام ئەگەر کرێکارێک خاوەنکاری نەبێت خۆی ڕۆژانە کار بکە لەم کاتەدا ستاندارد چۆنە کاکشیوان لە وڵاتان لەم کاتەدا حکوومەتە بێ دەستەبەری بۆ بکە ئەمە هەر وڵاتێک و دیارە بە پێ ئەو ژیانی خۆیان و بە پێی سیستەمی اقتصادی خۆیان ئەم کێشانەیان چارەسەر کردووە بەڵام لە عێراق هەتا ئێستا نەدەکرا و ئێستا عێراقەوەی کردووە کەوا کردوێتە اختیاری هەر کەسێکی بێ دەتوانێت خۆی زەمان بکات و بۆ خۆی کرێکارەکە بەشداریەکان دەفع دەکاتنەوە بەشێکیش حکوومەت دەچێتە ژێرباری دەبێ ئەمە لە تەجروبەی وڵاتان بزانین دراسی بکەین بزانین ئەوانە چۆیان چارەسەر کردووە تاسە لە هەرێمی کوردستان شتێکی وامانە کرێکاری خۆی دەستەبەر تا ئێستا نیمانە کاکە موفق تایبەت بە ئەتەمایمە دەزانین و کرێکارانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن جیاواز لەوانی کە خەڵکی خۆمان و کار دەکەن ساڵانێکی زۆرە دەبینی ژمارەی زۆر کرێکاری بیانیش ڕوو دەکاتە هەرێمی کوردستان بۆی کە کار بکە ڕەوشێنەکانی بۆ هێنانی کرێکاری بیانی و دەستی کار و کارپێکردنی ئەم کرێکارانە و دەستەبەرکردنی مافەکانیان لە هەرێمی کوردستاندا چۆنە چکە ئەمەش بەشێکی ترە لەو بابەتانەی کە زۆر قسە و باسی لەسەر دەکرێت تایبەت بە مافی کرێکاری بیانی پێشێکی زۆر سپاس لاەخان لەم ڕۆژەدا پیرۆزبایی لە هەموو کرێکارانی کوردستان و جیهانەکەین هیوادارین هەوڵەکانمان لەو ئاستەدا بێ کە بەشێک لە مافەکانیان بتوانین داکۆکی لە مافەکانیان بکەین بەنسبەت ئەو کرێکارانەی کە یەنە هەرێمی کوردستان ئێستا یاسایەک دەرچووە یاسای 1970 سنوورداری کردووە ڕێژێکی لە پرۆژەکانە کرێکاری بیانی لە 125 زیاتر بۆی نییە ئیش بکات ئەبێ لە 175 کرێکاری خۆماڵی بێ طبعا ئاماجی ئەم بڕیارش ئەوەیە هەلی کاری ناوخۆ برەو پێبین و زیاتر بڕاستێ لە بەرەوەی خۆتان نەزانن خەریکی زانکۆکانمان چەند ساڵە دامەزراندن نییە حکومەت لە توانایە نییە لەبەرەوە ئەبێت دەرفەتێک بێت باشە کاک مۆفق هێنانی کرێکاری بیان یا هاتنی ئەم کرێکارە بیانیانە گرفتی بۆ کاری کرێکارانی خۆمان دروست کردووە بەڵێ ئێستا ئەم بڕیارە دوو لایەنە هەندێک لایەن ساحب پرۆژەکان گلەی لە حکوومەتەکەن ئەڵێن ئێمە پرۆژەکانمان هەندێک کرێکار هەیە ئەو شارەزای و خبرەی هەیە کرێکاری بە کرێکاری خۆماڵی ناکرێت ناچارە بین پرۆژەکانمان بوەستێ لەو لاشەوە ئەگەر ئەوە نەبێت هەلی کار ناڕەخسێ بۆ کرێکاری خۆماڵی لەو حاڵەتە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ ئەو پرۆژانەی کە زۆر پێویستن ئێمە داواکاری پێشکەشەکەن خوگونجاندن و ئستیسنایان بۆکەین ینی جاکاریان بۆکەین هەندێ شوێن هەیە وەکو ئەو معمەلەکانی چیمەنتۆ کارگەی شیش و ئاسن و ئەوانە کوورەکانیان دەرەجەی حرارەی لەسەر و 65ەوەیە زۆر کرێکاری خۆمان بەرگەی ناگرێ یعنی زۆربەی ئەوانەی لەوای ئیشەکە لە کوورەکانە کرێکاری هندین
ناچارە بین لەو حاڵەتانە ئستیسنایان بۆ بکەین ڕێژەکە سا پێ نەبێت جاری وایە زۆر جار لەم ڕێنمایە لایەن بڵێ لەو بەناچاری بۆش مدەیەک یا 6 مانگ یا ساڵێک ئەبێ خۆی بگونجێنێ ئەو کرێکارەیەنێت لە ماوەی ئەو ساڵە بتوانێت هەندێک کرێکاری خۆماڵی شارەزا بتوانێت شوێنی بگرێتەوە ئێستا ئیش هەیە کرێکاری خۆمان نەتوانێت بیکە یان شارەزایی نەبێ ئیلا دەبێت بە کرێکارێکی بیانی بەڵێ ئێستا خاستە ئەو کارگانەی تازە بنیاتەنێن کوڕیان هەیە ئەوە شارەزایی ئەوانەی خۆمان شارەزایی وایان نییە ئەبێ ناچارە بن بۆیە ینی جاکانیان بووەکرێەوە ئیلا مەجالیان نایرێت باش دەستخۆش کاکە بەکرد سندیکای پیشەسازی تایبەت بە کرێکاران چ خزمەتێک بە کرێکاران دەکات بەڵێ سپاسانەکەین سپاس بۆەوەش پیرۆزبایی یەکیان لە کرێکاران دەکەم بە تایبەت کرێکارانی کوردستان ئێمە وەکو سندیکای پیشەسازی کە یەکێکین لە سندیکاکان سەر بە لەقی سلێمانی یەکێتی سندیکاکانی کوردستانین مەهام و کاری ئێمە پارێزگاریکردنە لە ماف و داخوازیەکانی کرێکارن ئەو کێشە و گرفتانەی کە لە کارگە و دامەزراوەکانی کەرتی تایبەتە تووشی کرێکاران دەبن ئێمە لە ڕێی گای خۆمانەوە ئەتوانین چارەسەریکەن لە کاتێکە کرێکار سکاڵایە بێ لەسەر مافەکانی ینی ئەو ئیشانەی کە ئەو مافانەی کە لە یاسای کاری ژمارەیەکی ساڵی 1970 هاتووە ئێستا بەرکارە لە هەرێمی کوردستان کە بەدەخەوە دەبواە ئەم یاسایە هەرزوو گۆڕانکاری بەسەرا بکرای و دەستکاری بکرایەوە ئەوانە دیارە یاسایەکی کە ئیشی لەسەر کراوە و تەواویش بوو پەرلەمانی کوردستان کۆتاییەوە بوو ئەوە بوو ئەوە نەچووەتە بواری جێبەجێکردنەوە هیوادارین پەرلەمانی کوردستان دروست بکرێت حکوومەتێکی نوێ دروست بکرێت و ئەو یاسایە کەشتی باشی تایە ئێمە پێویستان بە یاسایەکە کە لەگەڵ سەردەمەکە بگونجێ ئەوەی ڕاستی بێم یاسایە تەمەنی 40 ساڵە لە کاتێکە هاتووە کە کەرتی تایبەت شتێکی بچووک بووە ڕەمزی بووە ینی بەو شێوە لە عێراق لەبەرەوەی حکوومەت خۆی ئیدارەی دام و دەستگا و دەوڵەتیەوە هەموو شتەکان لەسەر ئەساسی سۆسیالیزم ئیشتراکێت دروست بووە ئێستا فەراغێکی یاسایی زۆر هەیە فەراغێکی یاسایی لەم مەجالانە بەڵێ لەو مەجالانە هەیە یعنی ئەم یاسایە بۆ سەردەمێک بووە کە دینار و ڕبع و پەنجایی و سەفلسی بەکارهاتووە ئێستا سەردەمەکە گۆڕاواتە تۆ پێویستە بە یاسایەکە کە لەگەڵ سەردەمەکە لەگەڵ ژیان و گوزەرانی کرێکاراندا بگون باشە کاگە بەکرد باست لەوە کردوتی ئێمە ئەو کرێکارانی کە کێشیان هەیە لە کارگەکان و لە کاتی ئیش و دیانە لای ئێمە و ئێمە دەمانێت بۆیان چارەسەر بکەین ئەو گرفتانە چین کە کرێکار بۆ نمونە لە کارگەیەکدا تووشی دەبێت گرفتەکان زۆرن یعنی یەکێ لەو گرفتانە کرێکار زۆر جار لەلایەن خاوەنکارەوە مەسەلەن ڕێزمەیە زۆربەی خاوەنکارەکان بەسەلەی زەمان نەکردنیانە بۆ نمونە ئیشیان پێەکرێ و زەمان ناکرێت کام کرێکارە بە خۆی نازانێ ناوی نانێرێ بۆ زەمان یا لە لیژنەکانی زەمان دەشاردێنەوە زۆر جار لیژنەکانی دەسەبەری کۆمەڵایەتی کە سەردان کە نوێنەری ئێمەشی تایە سەردانی شوێنەکانەکان خاوەنکارەکان کرێکارەکان بەشێ لە کرێکارەکان دەشارنەوە لەوانەیە کاکشیران خۆشی باش ئەو حاڵەتانە بزانێت تەنها چەند کرێکارێک دەخەنە ڕووتاونی لیژنەکەی بەتەکیدی ئەم کرێکارە کاتێک کە دەزانێت دەسەبەری بۆ نەکراوە ڕوو لە ئێمە کە ئێمەش باوکاری لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی دەسەبەری کۆمەڵاتی و کار هەوڵی این کێشەکەی بۆ چارەسەر بکەین لەبەرەوەی ئەم مرۆڤە ئەم کرێکارە ئەتوانێت هەچ کاتێ سکاڵای تۆمار کرد ئێمە هاوکاری بین لە دادگای کار پشتیوانی لە سکاڵاکەی بکەین ئەو وەختە بەپێی یاساکە غەرامەکرێت بزەبت بە دواداچوونی وە بکەین مەسەلەی مافەکانی کە بواری سێفتی و سەلامەتی زۆر جار هەندێک کارگە جلوبەرگەکەی بە پارە دەفرۆشێتەوە بە کرێکارەکە ینی پارەی لێوەرەگرێت لە جیات ئەمە شتێکی نایاساییە کاک بەکرەگەر بۆ نمونە کرێکارێک ئێمە لە بینایەکەین بینایەکی تەواو نەکراوە بەردەوام تەبان کرێکار ئیشی تاکاتان بینایە تەواو دەبێت هەموو ئەو شتانی کە ئەو مەرجانی کە پێویستن بۆ سەلامەتی ئەم کرێکارە لەلایەن خاوەنکارەکە و یان کۆمپانیاکەەوە بۆی دابین بکرێ بەڵام هەندێک جار دەبینی بە پارە پێیان دەفرۆشرێتەوە هەیە ئەو حاڵەتانە هەیە بەس ڕۆژ بە ڕۆژەوە کەم بۆ تۆ چاودێری هەیە ئێستا چاودێری لیژنەکانی سندیکا بەڕێوەبەرایەتی کار
دەسەبەری کۆمەڵایەتی سندیکای کرێکاران لیژنەی قایم قامەت بەشێگەیە لیژنەیەکیانەیە تایبەتە بە سەلامەتی کرێکار کاوانە متابعی کرێکارەکەن ڕۆژانە دەرچوونیان هەیە بۆ سەر کارگە و دامەزاکان دوای باسیێواکەن ئەوشتانی کە پێویستن بۆ سەلامەتی کرێکار زۆر جارە وازانی ئەو هەیە لە کڵاوەیە نا بە پێی شوێنەکە گونجێ کارگەی شیش کارگەی ئەلەمنیۆم کارگەکانی ئەوانەی کە ئیشی قورسە مەسەلەن شتەکانی جیاوازە لەگەڵ کارگەیە مەسەلەن تایبەتە بە دروستکردنی دەرمان لەگەڵ کارگەیە تایبەتە بە دروستکردنی ساردەمەنی و شیرینی و ئەوانە ئەمانە شتەکانیان جیاوازە. باش ئەگەڕێ وڵات دواتر کاکە باکرد با تۆزێک بچمە لای ئەو میوانانەمان دووبارە بەخێر بێن خاتونگیان بەخێر بێ. زۆر سپاس بن کە هەمیشە لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی و کەسانی هەژارە ئێوە بەرنامەی زۆر جوان دەرەکەن. من بە بۆنەیەکی ئایارۆ پیرۆزبایی لە هەموو کرێکاران دەکەم و هیوای تەمەند درێژی و لەش ساقی و سەلامەتیان بۆ دەخوازم. بەڵام من وا هەست دەکەم چینی کرێکاری ژۆک و چینی کەسانی خاوەن پێداویستی تایبەت زۆر وەلانراون و زۆر مەغدورن بۆ ئەوەی هەستەکەم یعنی ئەگەر کرێکار نەبێ ئەم سەدەها بینای وا جوان ناکرێ بەڵام لە دوای ئەوەی کە یەکێکیان لە بیناکان ئەکەونە خوارۆ کەمەندامە بن هیچ حسابێکیان بۆ ناکرێت ئەوە نییە کە موچەیەکیان بۆ ببڕێتەوە بتوانن کە ئەوان تازە وایان لێ هاتوو پەکیان کەوتۆ ناتوانن کار بکەن بتوانن بژێوی ماڵ و مناڵیانی پێدابین بکەن یعنی بڕوا بکە من چەنەها کەسم بینیەوە کە کرێکاری کردو کەوتۆتە خوارەوە لە شوێنی مەسعەت و ئەمانەوە ئێستا وای لاتۆ ماڵ و مناڵەکە یعنی لێ بێزار بوون لەبەرەوەی کە دەسەڵاتی یەکەم کاری نەماوە دوو هەم موچەیەکی نێبتوانێ ماڵ و مناڵەکەی پێبەخێوکە سێم ئینجا منیش یعنی بیر ئەەکەمەوە سیر ئەەکەین کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئێمە کۆمەڵی کەسمان هێناوە لە ڕێکخراوی یەکێتی کەمەندامان کە من خۆم وەکو نوێنەری ڕێکخراوی یەکێتی کەمەندامان هاتووم مجموعەیە زۆر سپاس دەکەم مجموعەیە ئافرەتمان هێناوە لەبەرەوەی یەکەم لە گۆشەگیری ماڵەکان بیانێنینە دەرە و فێری کاری جوان و دەزڕەنگینیان بکەین کۆمەڵی ئافرەتن باوەڕ بێ کاری وا ئەکەن هەموو کەسە ساقەکان معجیبن بە کارەکانیان بەڵام ئەی ئێمە کە ئەم کارانە ئەەکەین کەسێکە لە سێ بۆ نمونە فیستیڤالێکەکە پێشنگایەکە کاتۆ تەلەفۆنی بۆ ئەەکەین ئەڵێ نێمەش حەز ئەەکەین وەکو کەسانی خاوەن پێداویستی تایبەت بەشدار بین لەو فیستیڤالە ئەڵێ ئەگەر ئەتوانی $200-300 بی کەپرێکی بۆ دانێن ئێ من ناتوانم 12 ئافرەتی کە مندامم داناوەیەکێ دەستینێ و قاچینێ کە بتوانم هاوکاریەکیان بکەم بە 10,000 یا بە 50,000 لە دوای فیستیڤالەکە بتوانم بیانەمێ کە هەموو خۆبەخشن و لەسەر گیرفانی خۆیانێن ناتوانمەوە بم باشە $300 لێ مەسەنە $100 لێ بسەنە و کە بتوانم ئەو کەسانە بێنمە ناو کارەکە و هیوایان بە ژیان هەبێ و بتوانن ئیش بکەن تۆ بڵێ خاوەنکاران بە شێوەیەکی گشتی هاوکاری خاوەن پێداویستی بەڵێ بە دڵنیاییوە هەم بۆ هەلی کار هەم بۆ دانانیان لە مەسەلەن ئەو شۆرانی کە پێویستە دەتوانن کار بکەن کاریان پێ بکرێ بە دڵنیایی و لاانەخانێ سێمە کەسانی خاوەن پێداویستی تایبەتی وامان هەیە زۆر چالاکن باوەڕ بکە ئەو کارێک کە ئەوانەیەکەن کەسی ساغ یعنی ئازبای لێڵە چوونیەوە توانە ئەو کارە بکەن ئەیکەن ئەو کارە ئەی بۆ کرێکارێکی ئێرانی یەد لێرە تۆ کەپرەکەی ئەیتێ بە $200-300 ئەی بۆ هاوکاری خاوەن پێداویستی تایبەت ناکەی بە $100 بییتە و بێنیتە ناو کارەکە بتوانێت ئەوی ژۆک و کەسێکی ئاسایی نەبێ بەبار بەسەر خێزانەکە بتوانێت خۆی بژێنێ بتوانێت لەسەر قاچی خۆی زەحمە نەبێت ببوورە ڕاتەگرم ئەمە هەر لەسەر قسەکانە کاک دەروون وەک سندیکای کرێکاران بۆ کرێکارانی کە خاوەن پێداویستی تایبەتن و بەڵام توانای کارکردنیان هەیە بەڵام خاوەنکار هاوکاریان ناکە بەڕێستان چیتان کرد بەڵام من خۆی ئەم بەرنامەیە بەڕاستی وا بزانم وا قەرار نەبوو کە ئەم کەسانە بێ من خۆم لەسەر خواستی خۆم ئێمە لە ماوەی ئەم دەست بەکاربوونی من ماوەی 4 مانگە لێوم لە 8 من دەست بەکار بووم لەگەڵ چوونە ئەوێم لەگەڵ خاتوشنۆیە کە سەرۆکی سندیکای ڕستن و چنین بوو بیرمان لەوە کردوانێ ئێمە بتوانین خولێک بکەینەوانێ بۆ نابیستاکان و بۆ ئەو کەسانە بەڕاستی خولەکەمان کردەوە بۆ ماوەی مانگی بەڵێ خولی درومان وابزانام جەنابی شلوانی ئاگاداربی زۆر سەرکەوتون یعنی ئێمە 2-3 خولمان کردەوە هەم بۆ نابیستاکان هەم بۆ کەسە ساغەکانیش بەڕاستی ئەو توانایی ئەمان هەیەە هیچ کەسێ نیەتی بەڵام ئەوەیە کە کاریان پێ ناکرێ ئێمە ئەمە کە ئەمان ئێوەش لەگەڵی ماوەیەکی کەمە چیتە بەڵام درکە بۆ کردووە لەگەڵ چوونم بۆ لەسەر ئەو ئیشم کرد کە ئەو کەسانە بێنمە پێشەوانێ بەڕاستی و خۆشیان لەوانێ شایەتیەوەم بۆ بن و ئێمە پێویستمان بەوەی بەڕاستی حکوومەتی هەرێم هاوکارمان بێ بتوانین کار بۆ ئەمانە بدۆزینەوە ئێسامانە نزیکی 50 کەسن ینی بۆ نمونە هەمویان ئەو خولیان تەواو کردو و زۆر سەرکەوتو بوون بەڵام لە عینی کاتا بچنە کوێ کار بکەن لەگەڵ چەند شوێنێکا قسەمان کردوە ئەلە کاکە ئەمانە گوێیان لێنێ بە کەڵکی لای من نایەن
ناتوان ئیشیان پێ بکەین ئیشانانێ یعنی ئێمە ڕێگاچارێ بدۆزینەوە بۆ ئەوەش بە من ناکرێت وەکو سندیکایەک بەڕاستی بەڵام ئەوەی کە لە ئەستۆی حکوومەتە ئاوڕێک باتەوە لەمانە کە بتوانین بیان خینە سەرکات یەکێ لەوانە کە ئێستا لێرێ وا بزانم خاتو سلێری ژەزانێک کە یەکێکە لە یەکەمەکان لە کۆمپیوتەرە نابیستایە بەڵام ماوەی ئیشی کرۆ دوایی ئیزنیان ناوە کارەکەی زانیوە بەڵام ئەوە ناتوانێت کاری لەگەڵا بکەن یعنی بەنسبەت ئەمە سۆزان من لە نزیکەوە بەڵێ ئەی ناسم ئەزانم کە زۆر زیرەکە خانمێکی زۆر زیرەکە بە تایبەت لە مەجای کۆمپیوتەرە بەڵام بەداخەوە ینی خات و شیلان قسەمان بۆ کات خات و سۆزان بەخێر بیت بەسپاسەوە خات و شیلان زۆر سپاس بەڵێ ڕۆژی جیهانی کرێکاران پیرۆز بێ لە هەموو کرێکارەکان ئێوەش پیرۆز من پەیمانگای کۆمپیوتەرم تەواو کردووە بەڵێ ئەو یەکەم کەسە کە لە ئاستی کوردستان و عێراقا یەکەم کەس بووە کە لە ناو نابیستەکانە توانیوەتی پەیمانگای کۆمپیوتەر تەواو بکات بەڵام تا ئێستا دانەمەزراوە بەڵێ تا ئێستا حکوومەت هیچ هاوکارێکی نەکردو چەند ینی هەوڵیشی یاوە چۆنتە شوێنەکان داوای کردووە لە کردی تایبەتیش کە دابمەزرێشێکی نیە هیچ گرفتێکی نییە لەوەی کە ئیشەکانی بکە بەڵێ بەڵێ ئەتوانێت بەڵێ هەوڵیشی یاوە بەڵام تاسە هەوڵیشی یاوە بەڵێ بەڵام ئەڵێ ناتوانم نابیست وەرگرم لەبەر ئەوە تا ئێستا هەلی کارم بۆ نەخڕەخساوە لەبەرەوەی نابیستم وەرم ناگرن بەڵێ دەست خۆش سپاس خات و سۆزان یەک نابیستێکی تر ئەگەر قسەمان بۆ بکەن فەرموو ئەوش ڕۆژی جیهانی کرێکاران پیرۆز ئەکات زۆر سپاس ئەڵێ من قوتابیم ئەڵێ من قوتابیم منهەجی ئێمە زۆر قورسە بەڵێ ئەڵێ منهەجی ئێمە زۆر قورسە ئەڵێ لە ئاستی ئەو کەسانیانە کە قسە ئەکەن ئەڵێ منهەجی ئێمە لە ئاستی ئەوان ئەم جارێک قوتابی بیری لۆ نەکردوتەوە ئیش بکات خات و شیلان بیری ئەو ئەڵێ حەزەکەم کە خوێندنم تەواو کرد یەکسەر دامەزرێن بەڵام دامەزرانن نیە سەیری هاوڕێکانیەکە کە دامەزرانن نییە هەلی کارەکەش بەو شێوەیە بە تایبەت بۆ نابیستان بەڵێ تۆ هەوڵت داوە ئیش بکەی بەڵێ تا ئێستا کەس کە بڵێن ئێستا عوتڵەیەتی ئێستا ئێوێ ئیشکا بڵێ کەس هەلی کاری نایەت دەست خۆش سپاس دەست خۆش خات و شتێکت ما بوو زۆر سپاس ئەگەر مایکەکە بێ بوو خاتونە ئێستێمە لای ئێوەش ببورن فەرموو ئەگەر هەستی تەسەر پێ عەزێت نەبێ سپاس دەکەم بەخێر بێ سپاس ڕۆژی جیهانی کرێکاران لە هەموو کرێکاران پیرۆز دەکەم من شنو عەبدوڵڵا سەرۆکی سندیکای نەوت و کارەبام لەگەڵ پیشەکەی خۆمە ڕاهێنەری پیشەیی خاوەن پێداویستیەکانم وەکو نابیستان و خاوەن پێداویستی تایبەتەکان نزیکەی ساڵێکە بە بەردەوامی ئێمە خولی درومان ئەکەینەوە بۆ نابیستەکان بە هاوکاری کاکدەروون و سندیکای کرێکاران بەڵام ئەمانەی کە لە لای من دەرئەچن کۆمەڵێک گرفتیان هەیە زۆریشیان بڵێن خوێنەوارن ئەتوانن لە شوێنە گشتەکانی شاکار بکەن بەڵام لە شوێنە گشتەکانە وەریان ناگرن لەبەرەوەی کە نابیستن یاخود خاوەن پێداویستی تایبەتن هەندێک جار کێشەی ئەوەیان هەیە کە شوێنەکان بیناکان شوێنی ئیشکردنەکان بۆ ئەمان نەگونجاوە ناتوانن بە پلەکانە سەرکەون بەسعەت تایبەتی ئەوانی تیان نیە ئێمە وەکو ئەرچی سەرشانی خۆمان کە پیشەیە گەزانین بە ئەرکم زانیوە کە خۆبەخشانە ساڵێک لەگەڵ ئەمان بەردەوام بوو لەبەر ئەوە لە نزیکەوە ئاگەم لە هەموو گیر و گرفتەکان و معاناتەکانی ئەوانە ئەمان حەزەکەن کە فێری درومانە بن فێری پیشەیەگە بن بڕۆن ئیش بکەن تەنانەت توانای ئەوەیان نییە مەکینەیەکیش دابین بکەن ئەگەر معمەلەکان شوێنی ئەوانەی کە ئەتوانن ئەمان ئیشی تیا بکەن یعنی ئەگەر حکوومەت هاوکارەکانە قسەتان نەکردو خاتوشنۆ هاوکار بنیانی لەگەڵ حکوومەت قسەمان کردووە لەگەڵ خاوەنکار قسەمان کردووە بەڵام ئەمان بەهۆ کاری ئەوەی کە گرگرفتی بیستنیان هەیە ئەمە بۆتە پاساوێک بۆ ئەوانە جگە لەوە ئێمە داوا لە حکوومەتەکەم لێرەوە
کە بتوانێت هاوکاری ئەمانە بکات بە جۆرێک کە بڵین کارگە هەیە کارگەی درومانە بکرێ بە ئیجباری لە سەریان کە چەند کرێکارێک لەم جۆرە لەم فئەیە بێت یعنی ئەمە هاوکارە بێ بۆ ئەوان ئەمان نابنە بارگرانی بەسەر خێزانەکانیانەوە ئەبنە هاوکاریان ئەبێ یاسایەکی وابزانام بێت لە سایە 5 کاریان پێ بکرێت بڕیاریستن لەسەر بابەتە دەست خۆش خاتوش ببوورێت پرۆژەیەکی ئێمە پرۆژێک لە بڵین دەرداڕشتنی پرۆژەیەکا بووین کە کارگەیەکی وەکو کارگەی جلوبەرگی ئامادەکراوی ساڵانی پێشوو بکرێت بەڵام لەم فئەیە دروست بکرێت یعنی ئەوەی کە هەلێکی کاری باش بەڕەخسێنی بۆ خاوەن پێداویستە تایبەتەکە حکومەت هاوکاریمان بکات باش چی بەسەر هاتە پرۆژە لەبەرەوەی کە هاوکاریمان نییە ناتوانین تا ئێستا بە معلەقی ماوەتەوە ناتوانین بازارمان نییە بۆ ساختکردنەوە ئەوەندە کارگەی بچووک بچووک دروست بووە مع العلم کارگە بچووکەکانیش زۆری خەڵکی دەرەوەی بڵێن ناو شارەکانی خۆمانین ئێمە گەر خۆمان حکومەت هاوکاریمان بکات لەم خاوەن پێداویستی تایبەت و نابستانە کارگەیەک دروست بکەین هەر تایبەت بێ بە ئەمان لە ناو خۆشە کاڵەکان ساخ بکرێتەوە جێگەی دەستخۆشیە زۆر باشە کاک شیروان ئەمە بە مەرج دانراوە بەڵێ ڕێنمایەکی وەزارەتی کار هەیە کە دەبێت بەشێک لە کرێکارەکانی ئەبێ کرێکاری کەم ئەندام بەکار بکاتن تا چەند ئەم ڕێنماییە ئەچێتە بواری جێبەجێکردن وەڵاهی لە هەندە شوێن کراوە بە ئەمە پێویستی بە دوواداچوونی زیاتر هەیە و ئەمە لیژنەکانی خۆشمان ئێستا بە دوواداچوون دەکەن بۆ ئەو مەسەلێ بۆ جێبەجێکردنی ئەو بەشێک کە دەبێت کە مندامیش تێدا بەشدار بن بەڵام ئەمە کارێکی یەک ڕۆژ و دوو ڕۆژە نیە وە کاری زیاتری ئەوێ بێ بەردەوامی بە دوواداچوون بکەین باشە ئەو کەسانی کە دەستەبەریان بۆ دەکرێت و کرێکارانی کە لە لای ئێوە دەستەبەریان بۆ دەکرێت بە مەرجداتان ناوە بزانام لە تازەترین ڕێنمایی کە نابێت ئەو موچەی بۆ کرێکار دادەنێت لە 450,000 کەمتر بێت لە 450 کەمتر بێت بەڵام تا زیاتر بێت باشتر بەڵام کاک بەکر کۆمەڵێک شتی باسکردی جۆرێک لە فرت و فێڵ دەکرێت لەگەڵ لیژنەکانی ئێوەشە ڕەنگە خاوەنکار کرێکارەکە بشارێتەوە یان ڕەنگە خاوەنکار موچەکەی بەڕاستی بە حەقیقی دەرنەخا لە دەستەبەری کۆمەڵایەتی ئێوە درکتان بەم شتانە کردووە بێگومان جارێ ئەمە یەکەم جار دەبێت دوو جۆر خاوەنکار هەیە ئەمە تێکەڵی نەکەین هەمویان تۆمەتبار نەکەین ئێمە هەندە شوێنمانەیە نیمچە سیستەماتیکیشە هەر یەکسەر موچەکەی داخلەکە بەبێ کەم و زیاد و یەکەم ڕۆژی دەست بەکاربوونەوە لەو جۆرە خاوەنکارانەشمان هەیە و لە جۆرەکەی تریشمان هەیە کە هەندێک خاوەنکار بە بیان و ئێوەکەوە ئەرکەچی مالی زۆر دەکوێتە سەرشانیان دەچین کرێکارمان لێ دەشارنەوە بۆی دەستەبەر نەکرێ ئەبێ کرێکاران بۆ خۆیان لێرە هاوکارێکی چاکمان برد لەبەر ئەوەی ئەم فەرمانگانە لە پێناوی کرێکار دامەزراون لە پێناوی ژیان و گوزەرانی کرێکار و ئایندەی کرێکاران دروست کراوە و ئەم یاسایانەش کە دەرچوونە یاسای کارویاری یاسای دەستەبەری کۆمەڵایەتی دیارە بۆ پاراستنی ژیانی کرێکاران و خێزانەکانیان دەرچوونە و بۆیە پێویستە کرێکاران کە لیژنەکانی ئێمە سەردانی و شوێنانە دەکەن خۆیان نەشارنەوە بە قسەی بەعزێک لە خاوەنکار بڵێکوان ئیدعایوان بۆ دەکەن گوایە بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی هیچیان بۆ ناکە بەڵام ئێمە ئەمڕۆکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسی کار و چالاکیەکانی لە پێناوی کرێکاران کە کردومانە بە ئامارێکی تێر و تەسەل پێشکەش بە ڕاگەیاندەکانمان کرد بۆیە کرێکاران پێویستە ئەمە لیژنەکانمان کە دەستنە و شوێنانە سێ خاڵ زۆر گرنگە بۆ ئێمە ڕوونی کەنەوە یەکێکیانەوە سەرجەم کرێکارەکان خۆیان دەستەبەر بکەن خۆیان پیشانی لیژنەکانمان بدەن دووەم جار ئەوەیە کە ڕاتبی فعلی خۆیان بڵێن نەوەک لەگەڵ خاوەنکارەکان ڕێک بکەن موچەیەکی کەم بنووسن چونکە ئەمڕۆکە حەدی ئەدنای کرێکاری ناکارامە کە هیچ مەهارەیەکی نەبێ نابێت لە 450,000 کەمتر بێ لەبەرەوەی ئەمە دراسی سوقی عمل و ژیانی کرێکاران کراوە کە هیچ کرێکارێک ناتوانێت لەوە کەمتر ژیان بکاتن و دووەمیژەوەیە کە دەبێت ئەو فترەی لەوەیە هەموو فترەکە بۆی زەمان بکرێت لە ئەوە ڕۆژەوە کە کاری کردووە
دەستەبەری بۆ ئەو کرێکارانە بکرێ بەرامبەر بەوە ئەمە بەشداریەک دەدرێ بە بەڕێبەرایەتەکانی دەستەبەری کۆمەڵایەتی کە ڕێژەی سەدا حەفدەی موچەکان یانە سەدا پێنجی لەسەر کرێکارەکانە سەدا دوانزەی لەسەر خاوەنکارەکانەکە ئێمە وەکو دەستەبەری کۆمەڵایەتی ئایندەی کرێکار لە چیدا یەک لە دەستکەوتە سەرچیەکانی کرێکار بەپی ئەم یاسایە لە ئایندەدا ئەمانە خانەنشین ببن لەبەرەوەی کرێکار ڕۆژگارێک دێت توانای کارکردنی نابێ جا بەهۆی تەمەنەوە بێ یاخود بەهۆی پەککەوتنەوە یاخود بۆیە مەسەنە خاننشین بوون یەک لە دەستکەوتە چاکەکانی کرێکارانە بەپی ئەو یاسایانە ئەمە خاننشین بوونمان هەیە وەکو فەرمانبەری حکومی پاش ئەوەی کە خزمەتی تەواو دەکا 20 ساڵی خزمەت هەبێ دەستە بەرکراو و تەمەنی بۆ پیا و 55 ساڵ دەتوانێت وەکو فەرمانبەرێک خاننشین بێ بە خزمەت و خاننشین بوونی ترمان هەیە بە کەم ئەندامبوون کە کرێکاران دووچاری پێکان یاخود پەککەوتن دەبن توانای کارکردیان بە ڕێژەی 35 کە ئەمە کەمترین ڕێژەی خاننشینیە لە سەرجەم یاساکانی تریش کەمترە کرێکارێک دەستەبەری بۆ کرابێت لە کاتی کارکردندا تووشی حاڵەتێک بێت تر ناتوانێت کار بکە لە لای ئەو خاننشینی بۆ ئێمە دەینێرین بۆ لیژنەی پزیشکی لە لیژنە ئەگەر دەرەجەی عەجزی 135 بۆ دانا ئەمە مافی لە 35ەوە دەست پێەکان 34 نایگرێتەوە 35 دەیگرێتەوە کە ئەمە کەمترین ئاستی خاننشین بوونە لە چاو خدمەی مەدەنی و لە چاوی تر و ئەمە خاننشین بوونیش لە کاتی مردن بەداخۆ کە کرێکاران دووچاری مردن دەبن لە کاتی ئیشکردن یاخود لە حالەتی هەرمردنی ئاسایش لە فەرمانگەکانی ئێمە خاننشینیان بۆ دەکرێت بۆ کە سوکارەکەی دەکرێت هەر بۆ زانیاری بۆ کرێکاران تێ بگەن بۆی کە ئەوانەی پێیان دەڵێن دەستەبەری هیچیان بۆ ناکە ئێمە خاننشینانی ئێمە یەک موچیان نەفەوتاوە سەرجەم موچەکانی خوان مانگ بە مانگوە هەمووی لە کاتی خۆی وەرەگیرە و یەک موچەشان نەفەوتاوە یەک دیناریش پاشە کەوتیان لێ نەکرا باشە کاک مۆفەق بۆ کرێکاری بیانیش هەموو ئەم شتانی کە کاک شیروان وتی بە هەمان شێوەیە بەتایبەت بۆ مەسەلەی دەستەبەر و بابەتی ئێمە کرێکاری بیانی دوو جۆرمانەیە جۆرێکیان کرێکاری پرۆژەکانن کرێکارەکانی تر ئەوانەی خزمەتکاری ماڵانن ئەمانە دەستەبەر نایانگرێتەوە جیاوازن چونکە ئەمە ڤیزەکەیان لێرەوە ماڵێک بێ بە سپۆنسەری یعنی داوای ئەقاقەیەت بۆ خزمەتی نەخۆشێک یا بۆ منداڵە یا پێویستیە ئەمانە دەستەبەریان بۆ ناکرێت ئەمانە دەستەبەر بە مەرجدانی ناوە ئەوانەی کە لە ماڵەکاندا کار دەکەن ئەوە خاوەن ئیشیان نییە ینی تۆ ماڵەکە ناکرێ بە لەبەرەوە زەمان شمولیان ناکە باشە ئەوانەی کە بەڵام ئەوانەی لە پرۆژەکانان هەمانشت بڵێ ئەوانە وەکو لە پرۆژەی بیناسازی و لە کارگە گەورەکانەوە ئەوانە زۆرن هەموو شتێ ئەبێ گرێبەستیانە بێ و هەمان مافونی کرێکاری خۆمانیانەیە بڵێ بەڵام کرێکاری خۆمان ئەمڕۆ زۆریان چەند ساڵە لە پرۆژەکانە ئیشەکەن مافەکانی خۆیان شارەزانین ئەبێ لە 8 سەعات زیاتر بە پێی یاسا زیاتر ئیش نەکا ڕۆژ یەکی کرێکان ئەساسەکەی لە چیەوە دروست بوو لەوەوە قەجارانە کرێکان نابێت لە ڕۆژێکان لە 8 سەعات زیاتر ئیش کات ئەو کاتە لە 1982 لە نیویۆرک یەکەم جار کە ئەمریکا دانی پیاناو بوو بە جژنی کرێکان دوا بە دوای ئەوە وڵاتانی کەش ینی بوو بە فەرمی ئەمە بەڵام ئێستا بەداخەوە لە دوای 150 ساڵ 50 ساڵ هێشتا کرێکاری ئێمە نازانێت هینی 8 ساعتی هەر موچەی 8 ساعت کاتژمێری بۆ حسێبەکە بەڵام لە 8 ساعت زیاتر ئەبێتە ئۆڤەرتایم ئەبێ موچەیەکی زیاتری بۆ دابینکە ئەویش دوو جۆریە لە ڕۆژە کرێکەی جۆرێکە ئەگەل لە 9 شەو تا 6 بەیانی بێش ئەو شێفتە بێ ئەبێ کرێی ئۆڤەرتایمەکەی کرێکەی زیاتر بێ بەڵێ یەکێکی تر لە کێشەکانی کرێکار ئەوەیە لە شوێنی کارکردنە مامەڵەی ناشرینیان لەگەڵاکرێ لەگەڵەوەی مافیانە خوڕێ مامەڵەی ناتەندروستیان لەگەڵاکرێ کرێکاریەت هێمە هێڵێکی گەرمانەیە لە وەزارەت 5500 هەر کرێکارێک ئەو هێڵە هەر کرێکارێ سکاڵای هەبێ ئەتوانێت ڕاستەوخۆ وەزارەت جوابەیاتەوە جوابیایەوە ناویشی پارێزراوە بێ ئەیکات بە نووسرا و
ئەگەر بۆ سلێمانی بێ ئەینێرێت بۆ سلێمانی بۆ هەولێر بێ ئەینێرێت بۆ ئەولێر سکاڵەکان بە هەند وەرەگیرە کات بەتەشید بە نووسراوی فەرمیە بۆ ئێمە یەکسەر لیژنە پێکێنین و هەموو نەقانی تیا جۆری سکاڵاکە و شوێنی سکاڵاکە و چۆنێتی سکاڵاکەش ینی ئێمە لیژنە ئەنێنین بۆ ئەو شوێنانە بەڵام یەک کێشەمانەیە لێرە ئەچینە شوێنەکە کرێکارەکان زۆربیان خۆیان ناکەنە ساحێبی سکاڵاکەیان لەبەرەوە نانبڕاو نەکرێن ئەترسن لە ساحب کار چکە پێی وتون ئەگەر شتێک وا بێ دەرەکرێت لەبەرەوە ئێمە ئەو کێشەمانێ بە جەنابی وەزیری شبوت ئەو سکاڵانە وەرەگیرێت ئەبێ ناو ئەگەر ناوەکە ناوی خۆی بۆ ئێمە نەقاو بە لیژنەکانمان سکاڵاکەی لای لیژنەکان بە فەرمی بەیان نەقات ناتوانین ئێمە بۆ دادوەچوونی بۆ کرێکار خۆشی بەشێکە لە هۆکارێکراوە ئەتەسیان نان بڕاو نەکرێ لەو لاشەوە مامەڵەیەکی ناشرین و مافی ئەخورێ موچەکانیان لێ ئەبڕێت ئەبێ لە ساڵێکە هەموو کرێکارێک کە ئیشەکە 20 ڕۆژ مۆڵەتی هەبێ بێزگاوەی هەفتانەش ڕۆژێکی هەیە ئەبێ 20 ڕۆژی هەبێ ئەگەر خۆی وەری نەگرێ ئەبێ پارەی زیایی بگرێتێ بەڵام زۆریان ئەوە نازان و زۆربەی ئەو سکاڵانەیە لای ئێوە کرێکار هەیە بۆ نمونە بێت لای چۆ بڵێ کاک بەکرد من لە شوێنێکە ئیشەکەم پێویستم بەوەیە ئەم پێداویستیانە بۆ دابین بکرێ بەڵام خاوەن کارەکەم بۆی دابین نەکردوم ینی سکاڵا لە خاوەنکار لەلایەن کرێکارەوە ئەو هۆشیارە هەیە کە بێتە لای ئێوە سکاڵا بکە یان جۆرێک لەو ترسە هەیە کە کاک مەفەق باسێکا ترس لەوەی کە بەڕاستی نان بڕاو نەبێت چونکە ئەوەی کە کرێکاری دەکات بێگومان پێویستی بۆیە کە کارێکی زۆر دەکات لە بەرامبەر پارەیەکی کەم بۆیە دەڵێ دەست بە کڵاوەکەی خۆمەوەگرم بابانەی بات و نەسکاڵا کەم و هەرچێکیشم بەرامبەر ئەکرێ و میمۆیە ئێوارە پارەیەک بەرمەوە بۆ ماڵ و منداڵم بەڵام لەلای ئێوە ئەمەشتە چۆنە دوو جۆرە ئەوەی کە کاک مۆفاقیڵێ زۆر ڕاستە مەسلەی ژیانە پەیوەندی بە ظروفی اقتصادی منتیقەکەەوە هەیە ناوچەکەی خۆم باش منتیقەکەەوە هەیە کرێکار زۆر جار ناوی خۆی ناڵێ تەلەفۆنێکەکە لەسەر ئەساسی کێشەکە ئەنی زۆر جار ئێمە چوونەتە شوێنانیش من ڕێزمەیە لەوانەیە هەندێک حاڵەتی ژەیە کە چوونەتە شوێنەکە ئەو کرێکارەی کە ئەوەی ئەو وەڵامەی بە ئێمە داوە بەڕاستی وا دەرنەچووە زۆر جار بەڵام مەسلەی ژیانەکە وای کردووە کرێکار لە ئاز داواکاریەکانی خۆیان چاوێک مەسەلەن چاو بنووقێنێ ینی سەنەکە بێدەنگ بێ بەڵام ئەمەش ناکاتە ئەوەی تۆ لە هەموو حاڵەتێکە ناکاتە ئەوەی بێدەنگ بی لە مافە سەرەتایەکانی بەڵام ئەگەر بێت و کرێکار هەر بێدەن بێ خۆ ناکرێت گلەیش هەر لە بەتەکی دێمە خۆشیان کرێکاری ژە بووە چوونەتە شوێنەکە چوونەتە نێو کارگەکان نێو مامەلەکە بە سەروەرزی و هاتووە دانیشتووە مناقەشەمان کردو چونکە ئێمە کە چینە شوێنەکان هەم کرێکارەکە بانگەکەین کرێکارەکان بانگکەین هەم خاوەنکارەکە و ئیدارەی شوێنەکە لەگەڵ ئەوان دانیشین بە تەفاهومێک بکەین بۆ ئەوەی چونکە ئەوەی کە کرێکارەکەیڵێ بەشێکە لە ڕاستی ینی ڕاستیە ئینکاری لێ ناکرێ ئەم کێشانە بەم شێوە هەیە بەڵام مەسلەی ئەوەی کرێکارەکە بۆ ناوی خۆی ناڵێ مەسەلەن ژیانەکەیە پەیوەندی بە ژیانی هەیە ئێمە بە دوواداچوونی بووەکەین من خۆم چەنە حاڵەتی وە لە سندیکاکەی خۆمە دروست بووە کە مەسەلم بە دوواداچوونمان بۆ کردو چوونەتە شوێنەکە بێ ئەوەی خاوەنکارمان ئاگادارکەوە ئەم حاڵەتانە هەیە مەسەلەن کارگا بووە کارگا مەسەلەن کرێکار کارگە ئیزنیاوە مەسەلەن بە هۆکاری ئەوەی خەریکی سیانەی شتەکانیانە مەسەلەن چاکردنی ئالیاتەکانیانە فراغێک دروستە بێ بەشە لە کرێکارەکانە نێرێتەوە یعنی موچەی لێبڕیوە دوای ئەوە لە سەری مانگ موچەی ئەو ڕۆژانەی لێبڕیوە ئێمە بە پێی یاسا ئێمە یاسایەکمان هەیە پێی ئێمە سێ یاسامانەیە بەڕاستی یاسای کارێکە ئەرک و مافی کرێکاری دیاری کردووە لەگەڵ خاوەنکارە یاسای دەستەبەری کۆمەڵاتیە کە بریتیە لە خانشینکردنی کرێکاران یاسای ڕێخستنی نیقابیە یعنی کرێکار ئازادە لە هەر سندیکایەک ناوی خۆی تۆمەرکە و ئەندام بێتیایە ئێمە بە پێی یاساکە تعاملەکەین لە دەرەوەی یاساکە بە هیچ شێوەیەک کار ناکەین چونکە ئەوەش بەرپرسیارەتێکە لە ئەستۆی ئێمە ئێمە کە چینە شوێنەکان ئێمە چینە شوێنەکان یاساکان بەند و مادەکانی بۆ ڕوونەکەینەوە لە ڕێی بەشی یاسایی شوێنەکان دانیشین پارێزەرەکانیان بانگەکەین قسەیان لەگەڵاکەین وەڵاممان بنەوە تا چەند
پابندن بەم یاساوە ئەگەر پابند نەبن ئەوە تاملا لەگەڵەکەن شتێکی کارێکی باشە خاتون فەرمو بەخێر بێت سپاس بۆ ئەم دەرفەتەی بۆتان ڕخسانی سەرەتا پیرۆزباییەکی ئایار لە هەموو کرێکارانی کوردستان بە تایبەتیەکەم جا سەرجەم کرێکارانی جیهان بەگشتی من نیاز حەمە ئەمین ئەندامی لیژنەی ئارایشگاکانم لە سندیکای کرێکاران سپاس دەکەم ئێمە کۆمەڵێک کێشە و گیر و گرفتمان هەیە ئێمەش هەر وەکو کرێکاران کە ئیشەکەین لە ئارایشگاکانە کاتمان بۆ دیاری کراوە بەڕاستی ئەم کاتە بۆ ئێمە زۆر نەگونجاوە لەبەرەوەی تۆ پێمەڵێ سەعات 5 بێ دایخێ من سەعات 5 کە دایخەم مشتریم هەیە لە کەرتی تایبەت ئیژەکە سەعات 5 تەواو بێ هەتا گاتە لای منە بێ بە 5 و نیو بە 6 کاتەکە چۆن دیاری کراوە خاتون لە بەیانیەوە بڵێن لە بەیانیەوە بۆت هەیە ساڵۆن بکەیتەوانێ هەتا سەعات 5 بۆ نمونە زستانان 5 ئەگەر ڕۆژ درێژ بێ سەعات 5 هێشتا یعنی ڕۆژە ئەگەر ڕۆژ درێژ بێ بۆ نمونە تا 6 ئەگەر کامێرەت لە ژوورەوە هەبێ ئەتوانی تا سەعانەوە بەڵام من مشتریم هەیە لە چک بەسەرا لەگەر کامێرە لە ژوورۆ بێ من نایم ئیشەکەم ناکەم لەبەرەوە ئەم کاتدانانە بۆ ئێمە شەر وەکو پیشەوەرێ وەکو نانەوایە وەکو خەیاتێک ئێمەش زەریبەی خۆمانەین کرێین ئاوین کارەبائین بەڵێ یعنی ئەمانەمان هەمووی هەیە بۆچی ئەبێ کات بۆ ئێمە بۆ دەلاکەکان جا لە هەمووی ناخۆشتر ئەمە کە لە وەزارەتەوە دەرچۆ لە هەولێر جێبەجێ ناکرێ بەڵام لە سلێمانی جێبەجێکرێ ینی ئەمە بەڕاستی بۆ ئێمە کێشەیە ئەم گلەیەتان نەگەیاندۆتە شوێنی خۆی بەتەکیید گەیاندومانە ئەمە گلەی خاوەن کارەکانە کاک دەروون ئەڵێ ئیشمان بۆ کردوون بەڵێ کاک دەروونی تام بامە لەسەر باسی کرێکار دەکەین بەڵام ئەو خاوەن کارەکانیش گلەیان هەیە هاتنی خۆمەوانێ لەوانەیە ناسان خۆی بزانێ یەکەم ئیشکە ئەمان داوایان لەمە کردووە بە دواداچوونەوەی ئەوە بۆ کتابێکمان کردووە بۆ لیژنەکانی قایم قامێت و ێستا لە مشاوەری ئەوەیان کە چارەسەرێکی بۆ بدۆستنەوە بەڵام خۆی ئیشەکە ئێمان کۆمەڵێ حاڵەتی تیا دروست بۆ پێشتر لەبەرەوە حاڵەتە ئەمە دروستکراوە بەڵام بۆیان ڕێکراوەتەوە لە جەژنیشا لە مانگی پێش جەژن لە ڕەمەزانیشا بۆمان فری کردبوون و ئیشی خۆیانیان کردبوو و بەردەوامی ژەبنیشەڵا لە چارەسەرکردنیا خۆشی شایەتیەوەم بۆیە ئێمە بەڕاستی کاک دەروون دەستخۆشی لێ یەکەین زۆر جار لەگەڵ خۆشی ئەو قسەیم کردووە ئەوەتەی ئەو هاتۆتە ناو سندیکاوە بەرەو پێشوونێکی چاک بووە بەڵام ئەمانەی تر وەکو گلەی هەموو چکەیمە ئەندامین بەڕاستی ڕۆژانە ئەم گلەیانە ڕوبەروی ئێمە ئەبێتوانە ئەنجا باشە با من پرسیارێک لە تۆ بکەم وەکو خاوەن ئارایشگاکان کاک شیروان ئەوانی کە ئارایشگایان هەیە تەبعاً کۆمەڵی کارمەند لەلایەن کاردەکە دەبێت دەستەبەری بۆ بکەن ئارایشگاکان تا چەند ملتەزمن بەوەی دەستەبەری کارمەندەکانیان وەڵامی کاکشیرۆن وەرگرم خاتون یازدایە مۆلای وەکو پێشتر باسم کرد ئارایشگا بۆ ئارایشگا جیاوازە وە خاوەنکاریش بۆ خاوەنکار جیاوازە و من ئەو بابەتێ بەڕێزە وروژاندی وەک خاوەنکارێک تەبەن ئەمە لە زەرەری کرێکارە لە قازانجی خاوەنکارە لەبەرەوەی کرێکار حەز لێ زیاتر کار دەکات دەبێ 8 ساعتەکەی خۆی ئیش بکە ساعتێکی ئیستراحە بێگە لە 8ەوە بێ بۆ 5 هەروە دەکاتن ئەمە ڕەنگە لە قازانجی کرێکار نەبێت لە قازانجی خاوەنکارە لەبەرەوە کرێکارەکان ئەمڕۆ ئەمە دیادی کرێکارانە ناکرێت دەبێت لە بەرژەوەندی بەڵام ئەگەر بێت و کاتەکە زیاتر بێت و پارێکی باشتری بدرێتێ لەوانەیە کرێکاریش دەزانێت چۆنە بە پێی یاسا پێ دەڵێ ساعتی ئیزافی ساعتی ئیزافی نابێت بە بەردەوامی بێ ساعتی ئیزافی بۆ حالەتی پێویستە بنمونە کارگەیەک ئۆڤنەکەی ئەوەستیان شتێک نابێ ئۆڤنی مەحمل چەمەتۆ سارد بێتەوە چێن شکان هەیە دەبێت بە بەردەوامی کرێکارەکە ئیش بکاتن مەسەن بۆ حالەتانەیە ئەوش بۆ چەند ڕۆژێک ڕەنگە گونجاو بێتن ناکرێت بە بەردەوامی کرێکار ڕۆژێ مەسەرەن 10 سعات ئیش بکاتن لەبەرەوە ئەمە دراسی لە ڕووی تەندروستیەوە دراسە کراوە پاشان ئەم 8 سعاتە دانراوە لەبەر توانای ئینسان ئەوەندەیە بە بەردەوامی ناتوانێت زیاتر لەوە ببە حتا ئەگە سعات ئیزافیشی بۆ حساب بکرێتن ئەبێ مەحدود بێ و لە حالەتی زۆر زەرور بێ کاکشیروان بەڵی نەبوو ئینەکەمان خاتون یاست ڕاستەکە خۆی ئەو بە بەڵام ئێمە وەکو خۆمان کە قسەمان لەسەر کردووە ئەتوانین حل بۆ ئەوە دابنین بۆ نمونە ئارایشگای کۆمەڵێ
کرێکاری لە بەردەسایە بابیکە بە دوو بەشەوە مەسەلەن بەشی بەیانیان و بەشی بڵێ بە دوو شەفت ئیشیان پێ بکایان ئیزافەی مەسەن پارەی زیایی ئەو کاتانەی باتێک کە کارەکات ئەمە وەکو حەلێک لای ئێمە خۆمان ئاواماندانەوە ئیترە گەر بە پێی یاسا بکرێ ئەوە هەر زۆر باشترشە بێگومان ئێمە بەرنامەکان بۆ کرێکارانە بەڵام خاوەنکارانیش دەمانەوێت هەماهەنگێکی باش هەبێت لە نێوان خاوەنکار و کرێکاریشدا بێگومان من لێرەیە یعنی پرسیارێک کەمەیە باشە ئێمە دەستەبەری کرێکارانەکەین پێمان خۆشە لە بەرەوەی ئەوان گەر تووشی هەر شتێ بن و لە کۆتاییە خانەنشێ ئەی من وەکو خاوەنکارێک کێ دەستە بەرمەکە سبینێ تووشی فەقەرا دەبم تووشی سەرێشا بم تووشی قاجێشا بم لە ماڵەوە ئەکەوم ئەو کاتە کاک مۆفەق خاوەنکار دەستەبەری هەیە لا نەخان جوابێکم هەیە بۆ ئەمە بە حەقیقەت هەموو ئینسانێک لەم وڵاتە ڕۆژگارێک دێ پەچی دەکەوێت توانای کارکردنی نامێنێت توانای خۆ بژێوکردنی نامێنێتن فەرموو دواتر ئەمەلات ببوورە فەرموو بەخێر بێ بۆ بەرنامەکە سپاس دەکەم پیرۆزبایی یەکی ئارژ لە جەژنی کرێکارانی هەموو کوردستان و جیهانەکەین وەڵاهی من پرسیارەکانم زیاتر بۆ کاک مۆفەق ئەگەر مایکەکەیەک تۆ نزیکەی تۆ سپاس دەکەم بۆ کاک مۆفەق و کاک شیروان باش کاک مۆفەق جان ئێستا باسی ئەوەت کرد وتە کرێکاری بیانی بۆ پرۆژە گەورەکان لە 125 کرێکاری بەڵام دوکانێکی نانەوایەک سەموخانەیەک دوو کرێکاری با بەڕێوە ئەگەرێکیان بیانی بێڵێ بێ دوو کرێکاری کەشت هەبێت ئێمە نابێت یا سێرەکەی کرێکارێکی بیانی هەیە دوو کرێکاریکەی پێویستە ئەوە کاکشیران خۆی ئەزانێت چەند ئێمە چەنەها فڕنی سەمون و نانەوامان هەیە ئەوە مشکلەکەیەتی باشە ئەم وەستایش ئێمە وەستایەکی مەڵێن ئێرانی یا تورکی ئێنین لێرە شتی باشتر و شتی پێشکەوتوترمان فێرکە بەڵام سێرەکەی ئەمانە هەمی کێشەیە بۆ ئێمە دروستە بێت تا ئێستا زۆربەی ئیجازەکانی عاشەمان وەستاوە لەسەر ئەمە یعنی ئێوە حەقا پرۆژەی گەورە لەگەڵ دوکانێکی بچووکە جیاب کرێتەوە مەبەستەوەی ئەو دوکانە بچووکە ئەو کرێکارە بیانی بەسە پێویستی بەوە نییە لە بەرامبەر پرسیاری بەمەوە لە یاساقا لە چوار کرێکار کەمتر بێ کرێکاری بیانی نابێت شتیا بکات ئەوەیە لێرە باشکالەکە لێرا دروستە بێ لە چوار زیاتر بوو ئەو کاتە کرێکارێکی بیانی ئەبێ سیانی خۆماڵی لەگەڵە ئیشکات باشە قەیناکێ سێمەش شوێنێک پێویستمان پێێتی کرێکاری بیانی وەستایەک باشە ئەم وڵاتی ئێمە نانەوەیتیان نییە ئێستا ئێمە بەعزێ پرۆژە گەورەکان جاکاریمان بۆ کردوون مەجالمان ناو کرێکاری بیانەکەی زیاتر بێت لە هەندێک حاڵەتا بۆ لەبەرەوەی ئەو حیبرەیە لە لای خۆمان نییە خۆ ناشکرێ ئەو پرۆژەیە بوەستێنی بەزنانەوە سەمونخانە ینی خبرەکەی ئەوەندە قورسە بیانیەک ئەڵین ئەتوانەیە خۆمان لە توانای کرێکاری خۆمانە دەستی کاری خۆمانە ئەتوانێ بی بابڕێەوە بۆ کرێکاری سووری و تورکی و ئێرانی بۆ بێنی ئەمە یاساکە ئالێرایە یعنی لە قازانجی کرێکاری ناوخۆیە ئەگەر ئەتەوێت لە کرێکاری تۆ سێری وەکو لە بەرژەوەندی هەموو کەسێ لە منطقی خۆیەوە با من جوابیەوە سەیری یاساکانەکە خاوەنکار وا سەیرێکا بەڵام کرێکار کە زۆرینەن سوپایە لە بێکاریمانێ ئەی چی بکەین تۆ با من جوابیەوەت بم ئێستا بەڕاستی ئێمە لێرە کۆمەڵە زەختمان لەسرە بۆ نمونە یعنی ئەوە تقریبان 20 دانە ساڵە بێت نرخی نان و سەمون خۆتان ئاگادارن یەک سەعرە ناڵێنێ بە گۆڕانکاری بەسەر شتەکانی بازاڕ هەمووی ئازادە کاکس ئێوە سندیکای سەموخانە و نەئاتکە خۆت نەناسان بۆی بینەر بزانن کە بۆت کە تۆ گرفتەکەتان خانەکانی سلێمانی بەڕاستی ئێمە لەبەرەوەی سەعرەکان بۆیان دیاری کردوین وەکو دوکانێکی بازارنی من قەسابخانەم نییە بە ئارەزی یان بڵێن لەگەڵ هەموو ڕۆژێ سەعرەکان زیا و کەم بکرێ ئێمە 20 ساڵە هەرو سەعرەمان بۆ دانراوە بە کرێکارێکی بیانی ڕۆژی بە 20,000 بۆ منیشەکە بەس کرێکارێکی خۆماڵی ڕۆژی بە 40,000 شەکە ئەمانە هەمی زەختە لەسەر خاوەن پیشە یاوازمان لێ بێنن با ئێمەش وەکو دوکانەکانیکە خۆمان لەبەرەوەی هەموو شتەکانمان لە بازارە ئازاد دەکڕین ئێمەش بە ئازادی بتوانین کرێکاری ناو خۆماڵی ئیش پێ بکەین بەڵام کرێیەکی پێ بدەین کە ڕازیکەین بەڵام ئێمە ئەگەر کرێیەکی زیاد بدەین بەڕاستی ناتوانین لەبەرەوەی هەمی لەسەر شانی خۆمانە ئەمە یەک بۆ جەنابێت بۆ کاک شیروانجان بە نیسبەتی زەماندانی کرێکارەوانێ ئێمە زۆربەی
نانەوا و سەموخانەکان خۆیان کارەکەن ئێ باشە وەستایەکی نانەوا کە خۆی خاوەنی ئیشەکەیە لە بەیانی مەلابانگان و هەڵەسێت تا ئێوارە ئیشەکە ئێوە نیو سەعاتان داناوە بۆ سایتێک کە ئێمە سەرەی تیا بنووسین هەتا ئێستا هیچ لە هەشتای نانەوا و سەموخانەکان ناتوانن زمانی خۆیان بن ئەبێ ئێمە بچین محامێ بگرین محامێک دوو وەرەقە سێ وەرەقەمان لێ ئێستەنێ بەس لەبەرەوەی کە زمانێک تەسیم بکەین ئەی بۆ شوێنێک یا مۆزەف زیان ناکە یا بۆ شوێنێک جیان ناکەیتەوە بۆ ناناوە سەموخانە کە ڕۆژانەیە ئێمە بتوانین زمانەکەی خۆمانی تیابین ئەکەوینە غرامەوە کە کەوتینە غرامەی شەوانێ باشە لەلایە غرامە بین لەلایە محامی بگرین کاروبارمان ڕاپەڕێنێ ئەمانە هەمووی لەسەر ساحب نانەوا و سەموخانە ئەکەوێت چونکە نانەوا و سەموخانە لە هەموو وڵاتێکە بەڕاستی چینێکی دیاریکراون دەوڵەت و حکومت خۆی هاوکاریانەکە بەڵام ئێمە لە باتیەوەی هاوکاریمان کەن بارگرانیەکی زۆر لەسەر نانەوا و سەموخانەکان زیای کردووە دەستخۆش ئێستا وەڵام ئێمەلات با وەڵامی ئەو کاکە بینەوە پێش ئەوەی من بێمە لای کاک شیروان و کاک مەفەق وەڵامی بنەوە کاک دەروون وتی من کارمەندێکی بیانیم هەیە ڕۆژی بە 20,000 کارم بۆکە بەڵام ئەگەر کارمەندێکی ناوخۆ بێ 40,000 بەمێ یعنی ئەم گرفتە هەیە کە زۆر جار دەڵێ بۆیە خاوەنکارەڵە من بۆیە کارمەندەکان بۆ نمونە کرێکاری ناوخۆی ناگرن لەبەرەوەی مەرج و شەرت و شروتیان زۆرە داوای پارەی زیاترەکەن ناز و نووزیان زۆرە بەڵام من کرێکارێکی بیانیە هێنم بە نیوەی پارەکەی ئەوە و بە زیاتریش ئیشم بۆکە ئەمەژێکی ترە لەو گرفتانێکی کارەکەیەوەیە کابراایکی ئێرانی بۆ نمونەیە لێرە ئیشەکە یعنی پارەکەی ئێمە بۆ ئەوان قیمەتی زۆر زۆرە پارەکەیوان قیمەتی نییە یعنی ئەگەر بێ لێرە ڕۆژی بە 20,000 ئیش بکە بۆ ئەو وەکوایە 100,000 پیا کرد بێت چونکم پارەکەی ئێمە قیمەتی زۆرترا بەڵام ئەوانەی خۆمان یعنی بەهۆی گرانی وەزعەکە و بەهۆی بازاڕەوانێ بۆیان دەرنایانێ یعنی ئێکاتە خاوەنکارە چێت کرێکاری بیانیە هێنێت لە باتیەوەی 40,000 با بە کارمەندێکی کەسێکی ئێرە ئەچێت دوو کارمەندی بیانیە هێنێ و پارەی چارەسەری ئێمە بەڕای من تەنها لای حکوومەتە بە شێوازێک زمانی زوو لەوانەیە ئێمە مناڵ بوو بینێمە بیرمانێت کەمێک حکوومەتی عێراقی بۆ هەموو خراپیەوە بۆ هەموو تعدایە لە خەڵکیە کرد بۆ هەموو قەتڵ و عامەوە بەڵام بینی لەوە کرد بۆ یعنی سعرێکی محدودی بۆ شت دانابوو ئێستا ئێمە ڕۆژ لە ماوەیە توی کەوتینە ئەزمەیەکی غازەوانێ بۆ نمونە ئەم برانانەوانە بۆت لە غازیانە کردی بە 30,000 یعنی کۆمەڵێ یعنی سێرەی ئارد ڕۆژ بە ڕۆژ گرانە بێ لەسەر ئێمە بەڵام حکوومەت زۆر ئەتوانێت بە ئاسانی چاری بکە خۆمان دوو کارگەی ئاردمانەیە دوو کارگەی ئاردمانەیە دوو کۆمپانیایە باشە یعنی بۆ نانەوەکان جیا ناکرێنەوەوانێ حاڵەتەکە تۆ کرێکارە داماوەکە ینی زەرمەنجە بێت تۆ نانەوەکەدا خاسەمونخانێ دای چەند کرێکار ئەو چەند ڕۆژە بێئیشە بێت ئەگەر حکوومەت تەسحیێبا لێرا بەخۆی یعنی خۆ بێ حکوومەت چمکێکی شتەکانمان لەگەڵا بگرێ ئارد لە باتەوەی فەردەی ئار بە 35,000 لە بازار کە ئێمە کردین فەردەی ئار بە 35,000 نانەوایەک ئەوە گەر بتوانێت بۆی دابین کا بە 20,000 دینار حکومەت قەیچێکە باجێ باخۆی بۆ هەر باجۆر بگرێ باجێکیش بە یعنی دوو کارگەی ئارمانێ کوالێتێکی باشەکەم ئێم بەنانەوەکان ئەو کاتە بە غەسب سعری لەسەردانم زمانی لەسەردانم بەریز بە زمانەکە چۆ ئەمان خۆی سەری کاک سەڵات زۆر تەواوە بەڵام کاکشیوانی ینی باوەڕ ناکەم لە دەسەڵاتی ئەمیش پێی خۆشە لە باتیەوەی 20 مۆزەفیە بە حەزەکان 100 مۆزەفیە من خۆم ئاگادارم سەردانم کرد ئەم پیاوە منیش ئاگادارم بەم ڕۆژگارە لە دایرەی زەمان کارمەندەکان بەڕاستی درێخیان نەکردووە داوای ئەوە کە کاک شیروانەڵێ بۆ نانەوەخانە و سەموخانەکان یعنی یاد کرد نەبڕن یان ڕۆژێکیان بۆ دیاری بکرێت ئەی باش ئەی ئەم هەموو خاوەنکاری ترم هەموو کۆمپانیایی تر تۆمە لێرە گۆمەکە و شڵەقانەی ئەوانی ترچی بکەن بەڵام بابەتی ئەو یعنی تکت و کەوت نەغەرامە و بەڕاستی ینی حەق خۆیەتی بەڵێ منیش دەنجی خۆم دەخەمە پاڵ دەنجی کاک سەلاح بە حەقیقەت ئێمە 19,501 دۆسیە ئەبێ مانگانە پارە بداتن ینی هەموو مانجێک بە بۆ توانە و ئیمکانەتی کارمەندەکەمە ئێمە بۆ خۆتان دەزانن مۆزەفی توانای هەیە بەەوە ئیشەکەش هەتا ئێستا بەدەست دەیکەن خۆشببختانە ئێستا نووسنگەی جێگری سەرۆکی حکوومەت پرۆژەیەکی لەگەڵمان دەست پێ کردووە ئێستا ئەم مانگە 630 کەس بەبێ تیکتو بەبێ ئەوەی بێ ئۆنلاین وەکو سیستەمێک بە ئۆنلاین داخل دەبێت لەگەڵمان نایەتەوە ئیشەکە زۆر بە ئاسانیش دەکرێت دەستمان بۆ کارە کردووە بۆی بتوانین ئەرچی ئەم خاوەنکارە بە ڕێزانە کەم بکەینەوە بەڵام توانای دائیرەکەیمە لەوەندەوە ئیشەکەش ڕۆژانە گەورە دەبێت تەسەوەر بکەن مانگانە دۆسی تازە شکرێت 150 دۆسیە زیاد دەبێتن بەلای کەمی مانگانە ئەمە
بەڕاستی هەم ئیشەکە زەخم دەبووە ئێمە ئامانجیشمانەوەی هەموو کرێکارێک زەمان بکەین ینی کرێکارێک نامێنێت لە وڵاتە زمانی نەکەین بەڵام ئەمەش پێویستی بە هاوتەریب لەگەڵ ئەوە مؤسسەکە گەورە بکرێتن ئەو نظامات دیجیتالی و سیستەمە دیجیتالیانە بەهێز بکرێتن بۆ مەسلەی کرێکاری بیانیش دیارە ئێمە هاتنی کرێکاری بیانی ئەبێ بە پێ یاسای کار بێ بە پێ یاسای کار ئەوەیە کە پرۆژەیەک پێویستی بە دەستی کارێکە کە دەستی ناکەوێ لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی کار ئیعلانی بۆ دەکرێت ئەگەر نەبوو ئەو کاتە بۆی هەیە ویزە بدرێ بە کرێکارێک بەو سیفاتای ئەو پرۆژە دەیەوێ بێتە ئێرە بەڵام بەداخەوە زۆربەی کرێکاران کە دێن لە ڕێگەی وەزارەتی ئێمەوە نییە کەمترین ڕێژە لە ڕێگەی ئێمەوە دێ چونکە ئەگەر لە ڕێگەی ئێمە بێتەوە ئەبێ کرێکارە ئەزنەبێ لە ماوەی ئەو ئیقامەیە کە پێ ئەدرێ بۆ ساڵێک بێت دوو کرێکاری خۆمانە فێری میهنەکە بکە بەڵام هەتا مەرجە یاسای کارترین جێبەجێکردنی هەیە بەڵام نەکراوە ناشکرێتن ئەگەر وابێتن کاکسەڵاح پێویستی پێ نابێتن کرێکارێکی خۆمانەی خەڵک سلێمانی لەگەڵ ئیش بکاتن ئەو کاتە باوەی چکەم ئەبێ فێری بکاتن ئەمە یەک لە گرفتەکانێ لەبەرەوەی دوای ئەوەش ئێمە ئامان چییە ئامان لەم بڕیارە کە دانراوە بڕیاری 1970 بۆ ئەوە نییە کاک سەلاحی عەزیەت بدەین یان زەرر بکاتن ئێمە وەکو ئەوە سندیکای کرێکاران ئاگدارن و بەڕێوەبەرایەتی کار داتای هەیە ڕێژەیەکی زۆر وەکو بێکار خۆی ناونووس کردووە ئەمە واجبی وڵات ئەوەیە کەمە هەلیکار ئەمڕۆکە ئیشی حکوومەت نییە بچێت دوو معمەل بکاتەوە ئەمە یاسایەکی باشمان لە بەردەستە یاسای کار ئەگە جێبەجێکارەکانەوە تۆ هەلیکار بۆ خەڵک بزەبت ئەوەیە هەلیکارەکانەوە چکەمە پێمان ناخۆش کارگەیەک دەوەستی ئێمە خەفەتی دنیای بۆ ئەخۆین نەک لە بەرۆی خاوەنکارەکە زەرری کردووە سەرمایەکارەکان لە بەرۆی هەلیکار نامێنێتن ئەمە ئەومان پێ ناخۆش زۆر باشە و سیاسەتی وەزارەتی کاریش لەو ڕوانگەوەی حتا نەکرد بۆ کرێکاری بیانی ئێمە بۆ کرێکاری فەرمانبەریش ئەوەی کە فەرمانبەر و ئێواران دەچی لە شوێنێک ئیش دەکاتن ئەوەش ڕێنمایی ژمارە هەشتمان هەیە نابێ لە سەداسی تێپەڕ بکە لەبەرچی لەبەروی کرێکارێک هیچ ئیشی نیە مۆزەفێک هەرگیز نەبێ موچەیەکی یعنی ڕێژەیەکی کەمماندانەوە بۆ هەندە حالەتی وەکو محاسبین و ئەو شتانە پێویستە سەتاسیماندانەوە هەدەفەکەش ئەوەیە هەلیکار مۆزەف بسێنینەوە بدەینە بێکاری حەقیقی قسەمان بفەرموو هەموو ڕەشید کارگەری سندیگای شۆفێران زۆر بەخێر بێن دەستپاسەکە من بەناوی سندیگای شوێران بەخێرادی گەرمگورتان ئاراستەکەم بۆ ئەم بەرامەجانتان هیوادارم سەرکەوتوو بن گرفتیەوە چییە؟ وەڵام من بەناوی شۆفێرانی سلێمانی دەوری قساکەم من وا هەستەکەم بینی شۆفێر و کرێکار تەنها فەرقەکە ناو جیازە لە ناوەکەیە هەبێ لە شاری سلێمانیدا 23 هەڵمان هەیە بە پاس و تەکسیەوە کە بۆ نمونە بەیانی تا ئێوارە ئیش دەکات لە بەرامبەر پارە خۆشە کرێکارە خۆیان ئەویش کرێکارە هێڵەکانی دەروی تەرمیناڵی شارەدور بە پاس و تەکسیەوە 30 هێڵن گەراجی تەرمیناڵی بەغداد 30 هێڵن گەراجی تەرمیناڵی شارەدور 36 هێڵن پاسەکان سیارە گەورەکانی علوێی سلێمانی بەڕادەکان سایلۆکانی تاسروجا کارگەی چیمەنتۆی سلێمانی ئەمانە هەمویان حق دەستپەرۆی کۆمەڵاتی شمولیان بکە واتە خانەنشینی شمولیان بکە بە بڕێکی جزئی کەم ئیشەکەن ڕۆژانە بەنیچەت پاسەکانە ساعت 6 بیانی وەش ساعت 6 ئێوارە ئیشەکەن بەدوە 12 ئەمە بەسی بژێوی ژیانیان ناکە بەڵێ لە شاو موچەکانیانە ئێمە بە داتای ڕسمی لامانە کردومانەوە 4 بەژە 3 بەشیان ئیش بە ڕۆژان ناکەن فەرقی ئەوان و کرێکار نییە بەنیسبەت سیارە گەورەکانەوە ئەوانەی تاسروجە و سایلۆکان زۆر جارەچون بۆ جنوب هەر بەو پارەیە لە ڕێگا زۆر جار بەرکەوتووە ئەبێت دەعمەکەن حادسەی گەوریتی ئابێ هیوادارم ئەمانیش یاسای خانشینی شمولیان بکات و زۆر سوپاسانەکەم کاک شیروان شۆفێران تاوەکو ئێستا وەکو کرێکار تەعاملیان لێ لەگەڵ ناکرێ لەبەرەوەی وەکو خاوەنکار سەیر دەکرێت بەحسا پرۆژەکەی خۆیت سیارەکەی خۆیەتی هەتا ئێستا لە فی صاحب عمل حساب دەکرێت نەک کرێکار ئەمە شۆفێرێک سیارەکەی خۆی نەبێ ئەمە ئەو شۆفێرانەی کە لە کۆمپانیاکان و لەو شوێنانە بۆ ئەوان ئیش دەکەن ئەوانە دەستەبەریان هەیە ئەوانەی لە کۆمپانیاکان لە مەعاملەکان باسی دەکات ئەمانە هەتا ئێستا بۆیان ناکرێت لەوەی خۆیان وەکو هەتا ئێستا وەکو خاوەنکار کار دەروون بۆچی خاوەنکاری خۆیان ناسێنن ئەوانیش ئیش دەکەن لە بەرامبەر بڕێک پارەی ڕۆژانە کە ینی
قابل ئەوەش نییە کە ئەو هەموو هیلاکی بۆی دەکەن و بەڕاستی یانی ئەوی کە باسی دەکات لە شەشی بەیانی جاری وایە ڕێگەی دوور دەبڕن ماندوێتێکی زۆر من وابزانام لە سەرەتای قسەکانمان لەگەڵ کرێکاری ڕۆژانەیە باسی ئەوانیشم بەڵام ئەمە سێمە پەرلەمانەکەمان پەکەوتووە پەچی کەوتووە کەی پەرلەمانەکەمان دەست بەکار بۆ ئەو کاتێمە پرۆژەی خۆمانمان هەیە پرۆژەیەکی خۆمانمان نووسیوەتەوە وەکو سندیکا کە پێشکەشی پەرلەمانی لەناو ئەو پرۆژەیە شۆفێران جیان کراوە یەکەم خاڵمان خاڵی ئەو شۆفێرانەیە کە ئێستا ئێمە بە مستحقیان نەزانین و کە قەدریان لەگرێت چونکە من خۆمەزانم لە هەشتای ئەو شۆفێرانەی کە ئیژەکەن ئێستا شۆفێرن خاوەن سیارەکەنین خاوەنکارین بەڵام حسابی خاوەنکاریان بۆ کرێ ئەمە بەمن و بە کاکشیروان و کاک مۆفەق چاک ناکرێ ئەمە بێت لە پەرلەمانەوە کۆبوونەوەی لەسەر بکرێ لیژنێکی لەسەر دروست بکرێ بڕیارەکە بدرێ بە حکوومەت و بە وەزارەتی پەیوەندیدار ئەو کاتە ئیشی بۆ بکات کاک مۆفەق ئەگەر بیانیش بێت ئەگەر لە ڕێی کۆمپانیای کۆن هاتبێت دەستەبەری بۆ ناکرێت شۆفێر ئەو ئەگەر وەکو کاکشیروان ئاماژەی پێکرد ئەگەر بۆ پرۆژەیەکیش کار حسابی کرێکاری بەقین لەبەرەوەی ئەو کەسەیە کە جوهدێکە کات و شارستێکی دارایی وەرەکرێ حسابی کرێکاری بۆکرێ وڵاتی کاریە بێ بەڵام ئەمان کێشەکە لەوە زۆرێک لە ساحب لۆری و تەنکەرەکان خۆیان خاوەنی نەکەن خۆ زۆریشیان هەن بەس بکرێ بۆ ساحب تەنکەرەکەی بەڵام ئەوەیە یاساقەت تا ئێستا ئەوە یعنی جای نەکردوێتەوە هەر حسابی خاوەنکاریان بۆکە بڵێ لامانە ئێمە ئەو بە شۆفێری تەکسی و پاس و لۆرەکان وانەی لە ئالۆکانی شێکان لە سوار بەش سێ بەشیان ئیشی ڕۆژانەکەن ینی بەکرەیشەکەن کرێکارن بەس فەرقی شۆفێر و نەبزە ناوەکە هەیە ئێمە بەداتا لامانە ئێمە 5 ساڵ لێش لەسەرواکەین ئەی لە یاساقان ئێوە هەر وەکو خاوەنکار دیارەندا ئێمە سارەکە سارەی بەڕێستە منیشی لەسەرەکەم ئەزانم بەڵام لە یاساکات جێی نەکراوە پێم وتە ئەگەر بۆ پرۆژە ئیش بک پرۆژەش لە نانەوەخانەیەکەوە هەتا کۆمپانیان نەوت هەمووی پێ ئەوترێ پرۆژە ئەگەر کرێکاربی بۆ ئەوێ ئیش بکەیت زمانیان هەیە هەموو ئێستا کارگەی چەمەندۆکان هەموو سایاقی خەباتەکانیان هەموو زمانیان هەیە لای ئێمە بەڵام تۆ زمان دەستەبەری بۆ نەکراوەشیڕۆژیان من مەمنی قسەکانی جافمکە سایەقی من 37 ساڵە سایەقی خەڵکە پاسی پێ تەمەنی ئێستا 6 ساڵە قاچی دەسە چای دەسا هیچ شێشی بۆ ناکرێ سایەقی پیاوێکی و بەڕێستا ئەی ئەوە چی بکات دەستەبەری نایگرێتەوە لەبەرەوەی پرۆژە نیە لە لای ئێمە ئەبێت چاوەڕێ تا پرۆژە یاساکە دەبرێتە پەرلەمان و کاری لەسەر دەستان خۆش بێت ئەو فەرمو خاتوویان بەخێر بێت سپاس دەکەم سەرەتا دەستخۆشم بەرنامە جوانتان لێکەم هیوادارم بتوانین لێ ڕگەم بەرنامەوە دەنگی خۆمان بگەینین ئێمەش سەرەتا پیرۆزبای ڕۆژی گیانی کرێکارانەکەم من بێگەرد عومەر ئەندامی لیژنەی ئارایشگاکانی سندیکای کرێکارانی سلێمانی بەڕاستی ئەمە کۆمەڵی گیر و گرفتمان هەیە و چەند جارێک شخصومانەتە ڕوو بە خۆشحاڵیەوە کاک دەروون کە زۆر بە چالاکیەوانێ هاوکاری کردوین و ئەم دەنگی ئێمە گەیاندووە ئێمە وەکو ئارایشگاکان وەکو نیازخانیش باسی کرد کێشەی کاتمان هەیە کێشەی هەوەی سەحەمان هەیە بەڕاستی ئێمە لەناو ئارایشگاکە کۆمەڵێک شتمانەیە کە ساڵانە و ماگانە پێویستە تازێ بکەینەوە ئەمە لە هەوەی سەحەیە لە هەوەی سندیکایە لە هەوەی ئینجازی قایمقامێت و ئینجازی سەحە و ئەم بابەتانەیە ئینجازی قایمقامێتمان باشە 2 ساڵ جارێکە و سەحەشمان ساڵی جارێکە ئەوەش هەر باشە بەڵام هەوەی سەحیان بۆ کردین بە 6 مانگ جارێک بەڕاستی ئەو بۆ ئێمە زۆر زۆرە هەر هیچ نەبێت بڕی پارەکەیمان بۆ کەمکەنەوە وەکو ناتوانن کاتەکەیمان بۆ کەمکەنەوە باشە تۆ ئەم گلەیە ئەکەیت با من پرسیارێک لە تۆ بکەم بێگومان هەموو ئارێژگانی کە کار دەکەن کۆمەڵێک وەکو کرێکار با بڵین لەلایەن کۆمەڵێک خانم کار دەکەن ئێوە ئارێژگاکان بە شێوەیەکی گشتی تا چەند گرنگی بۆ دراوە کە لایەنی تەندروستی و سەلامی تەندروستی ئەم کارمەندانە لەناو ئارێژگاکانجا ینی پارێزراو بێت بۆ نمونە ئەو شتانی کە پێویستە لە بەریان بێت و هەندێک مەوات هەیە کە تێکەڵ دەکرێت و بەکاردێنێت ڕەنگە تأسیری لەسەر پێست دروستکە ڕەنگە بۆنی ناخۆش بێت و تأسیری لەسەر تەندروستیان دروستکە بابەتی ماسک و دەستکێش و ئەم شتانە بۆ کرێکاران لەناو ئارایشگاکانە تا چەند گرنگی پێدراوە لە 100% گرنگی پێدراوە چونکە ئێمە بەردەوام لیژنەکان سەردانمانەکەن و بێ پابەندی ڕێنمایەکان بین بەس ڕێنمایەکان لەسەر ئێمە بە تایبەتی لە سلێمانی زۆر تونند کراوەتەوە و بە خۆشحاڵیشەوە ئێمە زۆر گرنگی بەوە ئاین لە بەکارهێنانی دەستکێشە دەمامکە بەریخەیە و ئەو مادانی
بەکارێنین بە تەکیید کوالەتی زۆر باش بەکارێنین بەڵام ئەو بۆ نمونە ئەو هەوەی سەحەیە کە ئێمە تازەکە نە ساڵانە پەیوەندی بە ڤایرۆساتەوە هەیە ینی نەک ئەو موادانەی کە نەخۆشت ئەخا خۆ طبعاً لە ئارایشگەیان مواد بەکارێنرێ وردە تووشی کۆمەڵە نەخۆشی و بەتەکیید ئەمە خاڵک و خاڵێکی ترمان سەبارەت بە زەریبە لەسەرمان زۆر زۆرە ئێمە کورسیمان بۆ دانراوە بەپێی کورسی زەریبەمان بۆ دائەندرێت یعنی وەستایەک ئەگەر بەتەنیا لە ساڵۆنێکە ئیش بکە بە تەکیید دوو کورسی ئەوێ بەڵام ئێمە هەر کورسێک و زەریبەی لەسەر دانراوە بۆ نمونە مێزی نینۆکمان زەریبەی لەسەر دانراوە ئەمە بۆ ئێمە زۆر زۆرە ئێمە ئەبێ زەریبەی کارمەند بین وەکو بەڕێزیشان باسی کرد ئەبێت هینیشان بۆ بکرێت لە زمانیشان بکەین ئەمانە هەمووی لەسەر ئێمە زۆر حساب نەکەن ئێمە بەرنامەیەکی تایبەتمان کردو بۆ کرێکاران لەبەرەوەی دەستەبەریان بۆ بکرێ خاتون بەتەکید ئێمەش ئەمانەیە خاوەنکارێک دەنگی خۆمان بگەینی ڕاستە ئەرەبەشێکمانی تایبەت بە خاوەنکاران کاک شیروان بەڕاستی ئەوانیش حەقی خۆیانە گلەییان هەیە یعنی پێویستیان بەوەیە بەس قەیناکە ئێمە لەگەڵ کرێکاران لەبەرەوەی دەمانەوێت کرێکار و خاوەنکار بێکەوە یعنی کارێکی باش بکەن بۆیە بێگومان ڕاستە ئەگەر تۆ لە ئیشەکەت مرتاحبی ئیشێکی باشت هەبێ دەستکەوتێکی باشت هەبێ بێگومان خاوەنکارێکی بە ویژدان دەبێت لەگەڵ کرێکارەکانت بەڵێ ئێمەش ئەگەر یعنی شتەکان لەسەرمان زۆر قورس نەکرێت توانین کۆمەڵی خەڵکی زۆر لای خۆمان یعنی کارمەندی زۆر دابنین ئەتوانین کۆمەڵە خەڵکی زۆر لە بێکاری ڕزگار بکەین بەڕاستی بەڵام کە ئەوە لەسەرمان قورس ئەکرێت ناتوانین فەرموو کاک شیروان نەخان هەر بۆی بزانن خاوەنکاریش وەکو کرێکار ئەویش مافی پارێزراوە ئەگەر لە قانونی عمل یاسای کاری عێراقی تەمەشا بکەین کۆمەڵک مەرجیش بەسە کرێکاریشدا فەرز کراوە بەڵێ لە ساڵحی خاوەنکارە بە نمونە کرێکار نابێ بە سەرخۆشی بچێتە سەر ئیش کرێکار نابێ بە عەمدیش زەرەر بدا کرێکار نابێ ئەسراری مالی ئەو شوێنە یان ئەسراری ئەو شەریکەیە بباتە دەرەوە یعنی بێگومان تۆ کاتێ باس لە ماف دەکەیت ئەرکو بەرپرسیارەتی لێرە تەوازنی ڕاگرتووە مەساڵحی هەردوو لە دەپارێزی هەمی کرێکار و هەم خاوەنکاری مەسائلی زەڕی بۆ ئەوانە ئەمان ڕاستە حەق پێیان بەڵام ئەو بابەتێکی ترە بەڕاستی ئەمە زۆر جار لە سلێمانی ئەم زۆر جار لە بابڵێن لە خەڵک دەبیستمەوە کە لە سلێمانی یاسا زۆر جوان جێبەجێ دەکرێت زۆر بە زەبت جێبەجێ دەکرێت ئەمن پێم وایە هەر یاسایەک دەردەچێت لە ساڵحی خەڵکە بۆیە دەرچووە بە نمونە گەر لیژنەکانی قایمقامێتی سلێمانی تند و ئەوە بن لە ساڵحی منە وەکو هاوڵاتیەک لە ساڵحی توێە سەردانی مەتعامێک دەکات تەرکیز دەکات لەسەر پاک و خاوێن بێ قازانجەکەی بۆ ئێمە ئەمە یەک لە نمونە جوانیەکانی سلێمانیەکە ئەگە بن جوان وەکو خۆی جێبەجێ ئێوە ئاگاتان لێیانە لە نزیکەوە مەسەلەن پێویستیەکان ئەوانی کە پێویستە لە ئارایشگاکان جابوونی هەبێ یان ئەوانە تایبەتە بە لیژنەکانی قایم وەکو یەکێتی سندیکاکانی کرێکاران کاڵی کرێکاران تایبەتە بە ئەرک و مافی کرێت پارێزگاری لە کرێک ئەو کرێکارانی وەستم کە لەم شوێنانە بەڵام لە یاساکە کاکشێنوانی شارەتی پێ بەشێ لە خاڵەکان تایبەتە بە خاوەنکار یعنی تەوازونێکی ڕاگرتووە تەوازنێک لە بینی خاوەنکار و کرێکارە ێشراوەتەوە ئەوەی ئەو خاتونە باسیەکە تایبەتە بە حکومت دەسەڵاتی جێبەجێگار کە حکومەتە باشەکات بەکە ئێمە ئەس دەزانانی یعنی من پێم خاوەنکاریش لەم بەنامەیە هەبێت بۆ ئەوەی کە ببوورە بۆ ئەوەی کە بزانین یعنی ئەو بەشێکی ئەو گرفتانی کە کرێکار لەگەڵ خاوەنکارهەیەتی گرفتەکان چین حکومەت هاوکاری ڕەنگە هاوکارێکی باش نەبێ بۆ خاوەنکارەکان بۆیە ئەم گرفتە بۆ کرێکاریش دروست ئەبێ ئەکرێت بڵێن حکومەت هاوکار نییە بەرامبەر بە خاوەنکارەکان ئەکرێت ئەوەی من چاودێریم کردووە و لە دانیشتنەکانم لەگەڵ ئیدارە و بەڕێوەبردننی کارگە و خاوەنکارەکان ئەوانیش معاناتی خۆیان هەیە بەڵام ئەوان یاسای وەبەرهێنەران هەیە غرفەی ژووری بازرگانی ئەوانە هەیە یعنی خاوەنکار ژیایە کرێکار ژیایە ئەوانیش معاناتیان هەیە بەدەسەڵ بزەبدەوەی کە ئەوانەڵێن بۆ نمونە کۆمپانیا کارگەیەکی ئەوروپی کە ئێستا لە سلێمانی سنووری سلێمانیە ئیشەکە کارگەیەک لە ئەوروپاواتۆ لێرە ئیشەکە کرێکارەکانی بە موچەی کامل زەمان کراون تەمینی ژیانی کرێکارەکانیش کراوە بۆمە زانیاری و تەمین یعنی
ئەو پاسەی کە کرێکارەکان ئەگوازێتەوە تەئمین کراوە ساڵانە لە قازانجی خۆی موچەیەک موچەونیە موچەیەک ئەیا بە کرێکارەکان ئەمە پابندە بە بنەماکانی بانقی تەنمەی ئەوروپی مەسەلەن کە هاوکارێتی کە یارمەتی ئەیە ئیجبار کراوە لەلایەن ئایڵۆ منەظەمەی عملی دەولی ڕێکخراوی کاری نێودەڵی ئیجبار کراوە لاڤارج لە سلێمانی ئیشێکرد ئیجبار کراوە کە مافی کرێکار بەو شێوەیە پارێزراو بێ ئەمە ئیجبار کرد لەبەرەوەی دەسەڵاتێک هەیە هاوکارێتی لە هەر شوێنێ لە جنوبی پشتیوانی گرنگە بۆی تۆ پشتیوانی دەسەڵات بۆ کۆمپەوە بەرهێنەران ضرورە ئەبێت دەسەڵات هاوکاری بێ ئەو وەختە دەسەڵاتەکەش دەتوانێت ئیجباری کا بە کۆمەڵە شتی باشتر یعنی ئەو خاڵانەی کە منیش لە زۆر جار خاوەنکارەکان گلەیان هەیە لەوەی باژیان زۆرە کارەبایان لەسەر زیاد کردوون کۆمەڵی مەسەلە ئەمانە هەیە حەقی خاوەنکار خۆیەتی بە دوواداچوونی بۆ بکە بەڵام ئەوەی بەلای منەوە گرنگە بە جدی بەلای یەکێتی سندیکاکانەوە بە تایبەت سندیکای پیشەسازیم کە گرنگە مافی کرێکارەکەی لای من جێبەجێ بکرێت ئەگەر خاوەنکار ناکرێ کێشەکانی خۆی ببەسێتەوە بە ژیان و گوزەرانی کرێکارەوە لەبەرەوە ئەبێ خاوەنکار ئەو مافانەی لەسەرەتی جێبەجێکاوە ئەو مافەی کرێکاری جێبەجێکە کە لەسەرەتی بەرامبەر بە خاوەنکار وەکو خۆی بیپارێزە و جێبەجێ زۆر باشە کاتە با تۆزێ بچیتنەوە ناو ژیانی کرێکاران پێکەوە هاوکارمان بڕوا راپۆرتێکی بۆ ئامادە کردوین بینەر دەبین و دواتر لەگەڵتان بەردەوامە بین فەرموون. ئەمڕۆ ڕۆژی جیانی کرێکارانە بەڵام بەشێک لە کرێکاران تەنانەت بێ ئاگان لەوەی کە ئەمڕۆ ڕۆژی جیانی ئەوانە و بەردەوام هەوڵی دەستکەوتنی نانێکی حەڵاڵ و کارێک لە ڕۆژەکەیاندا دەدەن ئەوان هەمیشە ماندوو بۆیە پێویستە هەمیشە ڕێزیان لێ بگیرێت و بەردەوام بە گەورە سیر بکرێت. قوربان جاسڵاو لێ بەخێر بەخوا بەخێر وەڵی ئایسا حالێ من دە ڕۆژە دینارەکە پێیان نەکردووە ئەتا بڵێ ژیان ناڕەحەتە ئەنج ئەم شەڕەش تاسیری ئەمەی کردووە هیچ کات و کاسبی نییە ئەرە بەخوا خۆم 200,000 کرێخانووێ بکرێکی دەدانە ڕۆژە دینارەکەم پێیان نەکردووە ئەم شەڕەش تاسیری ئەم ئیشەیە ماکات بەڕاستی ئەیتە خەڵک ئاوایە ئەمڕۆ ڕۆژی جیانی کرێکارانە بەتایبەت دەمەوێت بزانم کە ئیشی کرێکاری تا چەند ئیشێکی ماندووکەرە تا چەند ئیشێکی تااقەت پڕۆکێنە بەخوا ئیشەکە ئێمە حتا بڵێ ناڕەحەتە شەشی بەیانی ڕۆژار وای پێنجی بەیانی ڕۆی حتا سەعات چوار کابرا ئەدهێنەوە بعد 30,000 دەیاتێ خوا ئاگادارە قەتی کرێکان نازانێت ئەم کێوەی بۆ بێنە خوارە هیچ ناڵێ نە ئەڵێ دەستی خۆش بێن نە هیچ ناڵێ ئەنجام 30,000ش بە قورئان هیچ ناکا بۆ ئێمە مامۆستا هیچ نییە ئەم 30,000 هیچ نییە بۆ ئێمە چەند پێویستە قەدری کرێکاران بژیرێت کە چینێکی تایبەت سەلام هەیە قەدری نازانێت ئەینا ئەستا سەحابنا تۆیشی بۆکەیت ناڵە کاکە دەستی خۆش بێ ناڵێ کاکە لەش سابێ هەیە قەدری نازانێت ئینا ئێستا تۆ ئیشەکە بە کرێکارە ڕوات ئەخۆ برا سەحابینا بەخوا تای بلوکێ نایێت تۆ ئەو ئیشە کرێکارە هەڵی نەسوڕێت ئیشەکە و ناڕوات ئەیوانە ئەیسۆر تا چەند ینی وجدانێکی ئاسوودەتانەیە کە بەم کرێکاری خۆمەوەکەم شانازی پێوەکەم مرتاحم بەخوا کاچمە ئەو سەریشە بەێنم استراحەت دەکا پیا و ڕاست بڕە پیا و لەشی ساغ بێت وەک پاشاژیت بەخوا من ئەم ئیشە پێ خۆشترە خوای یەک ڕۆژکە لە ماڵە بم سوێن بەخوا بێنمێشە کە ئەچم دەزێمە ئیشەکە ئیسراحەت دەکەم یا و ڕاست بڕوات وجدانێکی ئاسوودە ئەرە وەڵی بەڕەحەتی کە ئەو 30,000 پێیاکەم بۆ مناڵ و مناڵ مرتاحم یا و ڕاست بڕوات ئیسراحەتم بەخوا 200,000 ئێم کرێچیشم دە ڕۆژە دینارەکەم پێیان نەکردووە ئالێرای ئەرە بەخوا قوربانم پیشەی کرێکاری تەنیا ئەوە نییە کە دەستت لە ناوچی منتۆ و بلۆک هەڵگرتن نابێت بەڵکو زۆرێک لە پیشەکانی دیکە هەر دەچنە چوارچێوەی کرێکاریەوە لە نێو بازاری شاری سلێمانی بەشێکی زۆری کاسبکاران خۆیان وەکو کرێکارێک دەبینن و پەیامی زێڕینیان بۆ کرێکاران هەیە بەشێکی دیکەشیان تەواوی تەمەنی گەنجی خۆیان لە پیشەی کرێکاریدا بەڕێکردو و دەڵێن گرنگ ئەوەیە بتوانن نانێکی حەڵاڵ بۆ ماڵ و منداڵیان پیا بکەن.
ڕوان جاسلااو لێبێ سلااو سپاسەکە باشە زۆر سپاس چیەکەی لە ناو ئازار قوربانەیشی دەستگیارڕێکەکەم دەستگیارڕێکی یاخوا لە شەو ساک زۆر سپاس ڕۆژی جیانی کرێکارانە تا چەند گرنگە خەڵک بە ئارەقی ناوچەوانی خۆی پارێکی حەڵاڵ ئیشێکی سەربەرزانە پارە پیا بکە پێشەکی پیرۆزباییە شار لە هەموو کرێکارانی جیهانەکەم و هیوادارم هەر سەرکەوتوو بن و سڵاو و ڕێزمەیە بۆ هەموو کەسێکی کاسبکار زۆر سپاس ماوەی چەند ساڵاکە میشاکەی من ماوەیەکە پێشتر کرێکار بووم کرێکاری کۆمپرسەر بووم بەس ئێستایش نییە لەگەڵ سەختیەکەیە تا چەند ئەو کەسانی کە کرێکارن دەروونێکی مرتاحیانەیە کە ڕۆژانە پارێکی حەڵال پێیاکەن بەسەر بەزیەوە چۆن ناو ماڵ و مناڵیان بەڵێ ئەوە زۆر زۆر ڕاستە هەموو کەسێک ڕازیە بە ژیانی خۆی مامی گەورە چۆنی لەکەیەکەوە لێرەی مامە منەوە 14 ساڵە ژێرە دارم بەیانیان کێیتە دەرەوەکەی ڕۆیتەوە بەیانیان سعات پێ و چارێک دێم و ئێرە تا 5 ئێوارە لە شەو ساک شێوەی ساق پێم بڵێ پیشەی کرێکاری تا چەند کارێکی پیرۆزە تا چەند ئیشێکی سەربەرزانێکە بە ئارەقی ناوچانە لێرە پارە پێیان ئەو ئیشە ئێمە ئیشی شەرەفە مامەگیان لەبەرەوەی دەست لە کەس پار ناکەیەوە ڕۆژانە چی بخوا بکاتە قسمەت فەیاکە لەگەر ماڵ مناڵ و ئەیکڕۆین تێگەی ئەوە لەوە باشتر دەست پاکەوە لەوە باشتر دزی بکە ڕێگری بکە ئەوە شەرەفە بۆ ئێمە پەیامە چێ بۆ کەسانی کە کوتۆ کارەکەن کوتۆ بە ئارەقی ناوچوانیان پارە پەیان پەیامە بۆ ئەو کەسانەیە کە ئەو ئیشێکی بێ نەکرێ ئەتوانێت عەلاقە بەش ڕۆژانە پەیا بکە محتاج نەبێ نەیە بچی بە لای کابرایەک و بڵێ کاکە هەزار نارم بەرێ گەنجی وایە لەو بازارە ئەسوورەتەوە بێ ئیش و بێکار کاکە پارەم نییە شوێنم نییە لە جارەکە نەخەوێ نه ئەوە شەرەفە هەر ئیشێک بکەیت شەرەفە ئارەقە بە ئارەقەی سوان پەیەکەی ئەگەر لە ماندوو بوون نەترسی ئیشیش ئاسانە ینی ئاسان دەسەکەوێت بەڵێ وایە تۆ ئەگەر ماندوو نەبی نەخۆش نەکەوی قاچ و دەست نەشێ بەچی پارە پەیاکەی فەرمون بابم بۆ یاغی بکەم جوان کە بۆ یاغی بۆم نەکرد تێگە پارەم نادات کە بۆ یاغ جوانم کە پارەکەمەداتێ تێگە بە عارەقەی سوانی خۆم پەیەکەم ئەوە سەربەرزێ بۆ ئێمە پارەی حرام نەدێ ماڵ و مناڵ قەت ئەوە سەربەرزیە بەو پارەی حەڵاڵەکەمی ئیشەکەم بۆ ماڵ و مناڵی خۆمی بمەوە ماڵ و مناڵیش پێیان سەریان بەرسە تەلەڤیزیۆنە هەم بۆ دنیا هەم بۆ قیامەت بەڵێ یەک دین و ئیمان دوو ئەو دەپارە بەڵێرم پارەیش نییە بەڵێ پارە ڕاستەیش نییە بەس پارەی ژیانە ژیانە ڕۆژانە پەیەکەی لەگەڵ ماڵ و مناڵی خۆدەی خۆی باسی کرێکاریەکەین بەرز نییە کرێکاری هەرەوە بێ کە دەست بیتە بلۆ پۆچیمە تۆ ڕەنگە بکاری کە بۆمە ئێوەمانان و ئێمەشێکن کرێکاری بێ وەرە هەمووی هەر کرێکاریاکی دا چەند مویمە ینی خەڵک ئاوە بە سەربەرزی و بە حەڵاڵی ئیشی خۆی و پارە پیا بکە زۆر خۆشە بە حەڵاڵی ئایا حەج ئیشێ بکەی بە حەڵاڵی بیکەیت بە سەربەرزی وەک خۆ دەڵێ ڕۆژانە لەکەیەکەوە لێرەی چیەکەی لێرە چیە فرۆشی تر ئەو یعنی ڕۆژی وا هەیە دوانی وەڕوانین و ئیسەی مخالفین کە هاتوێتە ئێرە چکم ئیزیان ناوین دوای مێرێ وەرنەوە ماڵە ناوا بێ ئەوان ئێمەی دەستخۆشیان لەکەن یارمەتیمانە باشە پێ بڵە مامی گەورە ئێسی شوکار چۆنە باشە خوانەی بڕێ خوۆمانی پێ و خلافێنین هەرەوەڵا جارە بۆ من هەردوو چاکە چونکم من لە ماڵەوە کەس نیەختم لەگەڵکە جاتۆ تێکاتی خۆی کرێکاری و شیشم کردووە بەڵێ چەندێک کردی وڵی تقریبان 2 ساڵ کرێکاریم کردووە هەرەوەڵا ئەنجا ناو ناویش جاری و ئەوەل دایرە تاعین بووم هەر کە لە ماڵەوە تااقەتم نەبوو چون کرێکاریم کردووە ڕۆژی جیانی کرێکارانە پەیامە چییە بۆ کەسانی کە بە سەربەرزی و بە حەڵاڵی پاری خۆیان وەڵا من دەستخۆشییان لێ یەکەم خوارزقیان با و بێەوەی بن و تەمەند درێژ بن و بەختەوەر بن و شاد و کامەران بن
کاکاو بەشێوە ڕۆژانە لە کێکەوەیان بۆ ئێرە چەند ساعات کارەکەم ڕۆژانە ئێمە لە ساعت 5 جۆنانمان دەرەچێ حتا حوت هێوارە بەڵێ خوا ئەو لێشتان ساک کاکاو بەش ینی ئەو کەسانی کە نانێکی حەڵاڵ پەیاکەن کارێکی سەربەرزیەکەن تا چەند ویژدانیان ئاسب بێت تا چەند بە سەربەرزیەچنەوە ناو باڵک ناڕیان ئینسان تا حەڵاڵ خۆر بێ تا حەڵاڵ خۆر بێ وجدانی مرتاح بە مرتاحیشە خێر هەم لە دنیا هەم لە قیامەتیش ڕوسپیە هەم بە حرمەتیشە ناو خەڵک نانی حەڵاڵ مهمە بۆیە قسەیشی پێشونانەیە حەدیسە نازان بەڵێ هەتا توانی لوقمەی حرام مەیە بە مناڵەکەت بۆی مناڵەکەت پەروەردەیەکی جوانی هەبێت چونکە لوقمەی حرام مناڵ خراپەکە یەکی ئار ڕۆژی زیانی کرێکارانە پەیامت چییە بۆ کەسانی کە بە ئارەقی نێوچەوانیان پارە پەیاکەن پارێکی حەڵاڵ پەیاکەن یاخوا لەشیان ساغ بێ خۆی گەورە یارمەتیان بە حتا نانی حەڵاڵ پەیاکەی کەمە حتا نانی حەڵاڵ پەیاکە بە هیوادارە حکومەتی جاگای لێیان چونکە کرێکار و فەقیر و کوڕی هەژار داماوە ئاگایان کرێکاران هەمیشە چینێکی هەرە گرنگی هەر کۆمەڵگەیەکن ئەوەی خەمی کرێکارانە ئەوە نییە کە تااقەت پڕوکێنی و ماندوێتی ئیشەکەیان بێت بەڵکو دەیانەوێت هەمیشە بە سەربەرزانە کاری خۆیان بکەن و پارە پەیدا بکەن و نانێکی حەڵاڵ و سەربەرزی بە ماڵ و منداڵیان بدەن هاوشێوەی ئەوەی با و باپیرانیان لە ڕابردوودا ئەنجامیان داوە. دووبارە سلااوان لەبێت ئازیزانم سپاس بۆ هاوکارمان بڕوا بۆ ئامادەکردنی ئەو فیچەر و هەراپۆرتە ریترۆی کە دەبینی ژیانی کرێکارانە لە هەرێمی کوردستان کە بەو شێوەیە دەیانەوێت بەردەوام کار بکەن بۆ ئەوەی کە بتوانن بژێوی ژیانی خۆیان و ماڵ و منداڵیان دابین بکەن دوجار ئێمەش ئاماژ لە بەرنامەکەمان ئەوەیە کە بزانین زۆرترین ئەو مافانەی کە بۆ کرێکاران لە وڵاتەدا دەستەبەر کراوە چین و کێشە و گیر و گرفتانی کە تا ئێستاش بەردەوامی هەیە بتوانین ئیتر لە کۆتایی ئەم بەرنمەیەدا هەوڵی چارەسەرکردنی بدەین و جارێکی تر کرێکاران بەدەست ئەو کێشە و گرفتانەوە نەناڵێنن. بەڵێ دەچمۆ لای میوانەکانم کە قسەمان بۆ دەکات فەرموو. تا دەستخۆشی بەرنمەکەی لە یەکەم پیرۆزبایی خۆماڕاستەی کرێکارانەکەم لێرەوە دەستخۆشی لەو برادرانەکەم هەریەکە لە بەڕێوبەری کار سەرۆکی سندیکا هەو برادرانی کەش ئێمە چەند گرفتێکمان هەیە بە نسبەت بڵین خاوەنکاری شەوە و بڵین کرێکاری شەوە باشە یعنی با ئێمە هەردووکمان تەواوکەری یەشین هەردووچیان ئەبێ بەرز بنەرخێنێ باشە بەڵام ئێمە ئێستا گرفتێکمانەیە ئێستا من یەکیان بڵین بۆ خۆم خاوەن نانەوەخانم وتە بێژی نانەوەخانەکانیشم بەڵام ئێمە گرفتی نانەوەخانە و سەبونخانەکان لە چیایە بۆ نمونە من ماگانە زەریبایە بڵین هینی کۆمەڵایەتی ئەم دەسەبەری کۆمەڵایەتی مەحامیەکەم گرتووە باشە ئەبێ ماگانە بچێت ئەم پارێن بۆ تەسلیمکە وەزائیدەن ئەو کرێکارەشی کە لە لام ئیشەکە پارەکەشم بۆ ناگێڕێتەوە بۆ هیچ خاوەن کارێک خۆی ئەبێ بە نیسبەیە کاک شیروان نیسبەکەی چەنە خۆی لە سا حەڤێ لە سا پێنجی سەدا دوازە لەسەر خاوەن من زۆر حەز ئەو موچەی کە تۆ بۆ نمونە کرێکارەکەت پێ دەستەبەر کردووە موچەی حەقیقی ئەو موچەیە کە تۆی بۆ کرێکارە بەڵێ موچەی حەقیقیە بە وەسڵیش بێمە هەتا ئێستا دوێنە شەویش محامەکەم بووی ناردم کە دوێنێ بڵین تەسلیمی کردووە بەڵام من کرێکارم لەلا بۆ 3 ساڵ ئیشی کردووە کرێکارم هەبوو 2 مانگ ئیشی کردووە بەڵام لە هەمان کاتە کرێکارەکەم بۆ نمونە دوای 3 ساڵەکە کە ڕۆشتەوە بە مەحامەکەم وتوتمە من خۆم پارەکەم بۆیاوە ئەم پارەیە چۆن وەرگرمەوە وتێتی دوای ساڵێک ئەویش کۆمەڵێ مەرجەیە بەڕاستی کاک شیروان ئەمە ئەبێتە بارگرانیە کە لەسەر خاوەنکاریش و هەم کرێکاریش بەڕاستی کرێکارێ لە لای من ئیشەکە کاک شیروان من تیامە ڕۆژی بە 15,000 ئیشەکە باشە 8 مەغ ڕۆژی بە 25,000 دینار ئیشەکە یعنی بەڕاستی لێواشە حەقی ئەوی ژەخلو حەقی باشە من ئەو پارەکەشم لێ بڕی یعنی ئێمە تووشی زۆر گرفتنی کاک شیروان با ئەمە ڕاشکاوە نەبین گرفتەکانی ئێمە لە چیایە بۆ نمونە شاگردەکەم پارەکەشی لەگەڵایەوە باشە تیامە بۆ یاوێتی تیای نەیاوە تیامە بۆ 3 ساڵی ژیاوێتی دوای ئەوە خۆمیاومە ڕۆشتوشە و ئێستا من پارەکەیم بۆ ناگیرێت تەکە خۆ شخصی خۆمیاومە بەڵام کرێکارەکەش دوای هاتۆ سەر من ئەڵێ تۆ پارە و لە من بڕیوە ئایا کوا پارەکەم یعنی ئێستاشمە ئەڵێ ئەمێ کۆمەڵێ مەرجان بۆ داناوم هەر بۆ من نابێ بۆ نمونەڵێ بێت تەکسی پێ بێ زەواجکەی لام وایە ئەو کۆمەڵەشتە هەیە یعنی بەڕاستی کاک شیروان ئەمانە بۆ بە گرفتێکی گەورە بۆ خاوەنکاری شووە ئێمە بە یەکەوە جوانین ئەمە نە جیاکاریە نە ئەوەیە بڵێم من خاوەنکارم نە ئەوەیە ئەو بڵێ من کرێکارێکە بەڕاستی چونکە هیچمان بەیەک ئیشەکانمان ناڕوە ئێمە ئەبێت چەنە تۆ
داکۆشی لە مافی کرێکارەکرێ ئەبێ ئەو نەش مافێ من بۆچی مەکابرا ئەگەر بە سەرخۆشی بێتە دوکانەکەمەوە ئەمە بەڕاستی من لەگەڵ ڕێزمە ئەمە هیچ منتیقێک نییە من ئێستا کابرا ئێستا وعدی پیاوم بۆ نمونە بۆ بەیانی ئەڵێم بۆ ئیش نەهاتووە بۆ ئیشەکەم بێم کتاب و ناکیتابم و شکل هەر وەڕست دەبی ئەم ئیشانە ئەبێ ڕاستە و خۆ بکرێ کاک شیروان بەڕاستی من لێرەوە دەستخۆشیتان لێکم پیرۆزباییش لە هەموو کرێکارانی جیانەکەم من داوای لێبوردنەکەم ئەگەر وجومێکیشمان خسبێتە سەر ئەوەی کە بڵین لایانی کرێکار و لایانیەوە بەڵام ئێمە بەیەکەوە جوانین دەستخۆشیش لە کاک دەروونەکەم سەرۆکی سندیکا بەڕاستی کار و چالاکیەکانی چواردانە مانگە ئەو پیاوە لەوەیە وەک نانەوەخانە وەک سەبونخانە وەک پیشەوەرەکانی تیژەوە شایەتیەوەن کە بەڕاستی ئێمە حەساوینەتەوە زۆر هەماهەنگمانە زۆر هاوکار دەستان خۆش بێ زۆر سپاس خاتون فەرموو بەخێر بێ سپاس دەکەم دەستخۆشی بۆیەوە بەخێراتنی میوانەکانی شەکەم زۆر سپاسی کەناڵی کورساتی شەکەم کە دایم هاوخەم و خەمخۆری هاوپیشەکان بۆ یعنی بۆ کرێکاران بۆینەکان بەڵام ئێمە من خۆم وەکو خانمی دەستڕەنگینەکان وەکو ئەو خاتونانەی کە کاری دەستی خۆیانە یاخود شتە کولتوری و کوردەوارەکانی خۆیان لە ماڵەوە دروستەکەن بە تایبەتی زۆر پراوێز خراون عنی وان لێکراوەکە وەکو خاتوهاجەر وتی ئەچنە فیستیڤالێکەوە ئەیوان لە ماڵەوە کاری دەستی خۆیان خواردنی کوردەواری خۆیان یاخود ئەو شتانە دروستەکەن بەڵام پراوێزێکی زۆر خراون ئەچنە فیستیڤالێکەوە داواکەن لەوانەیە ساحب کەپرەکە یاخود ساحب فیستیڤالەکە ناحەقی نەبێ داوای ئەوە بکە لایەنی حکومەت و لایەنی پەیوەنددارەکان زەختێکی زۆری لەسرە داوای پارکی ئازادیەکەی پارکێکە کراوە بۆ عام کراوەکە یعنی یەتا مام جلال بە ڕەحمەت بێما بۆی سەکو عنی بۆ عام دروست کراوە نەکە من ئەمڕۆ داوای بکەم بۆ جەماعەتێک خانم کە کاری دەستی خۆیانە شارەوانی بە من بڵێ تۆ بێ 3 ملیۆن بی بۆ 5 ڕۆژ ئەمە ناکرێت یعنی ئەم خەمڵانە بۆ ئەو خاتونانە بۆچی لە من ئێستا باسی ئەوە شەکەم زۆر سپاسی کاک دەروونەکەم بەڕاستی 4 مانگە کاک دەرووناتوە من لە ئەزال ئەمڕۆ کە بۆ کارێکوینێک بەیانی ئەوانەی شەڵا بە تەماین مێزی بۆ دابین کردوین کورسی بۆ دابین کردوین یعنی لەسەری کە لە ماڵەوە دروستی دەکەیت پێویستت بەوەیە بەڕاستی لە شوێنێکە بڵێ پارکی ئازادی پارکی ئەواری شار عامە نکسە بڵین شارەوانی بە منی بفرۆشێتەوە و منیش بیەمەوە بەوانەی کەیەن کاری لێکەن کاک دەروون ڕاستە زۆر لەگەڵمان هەوڵی یاوە زۆر داوای کردووە یعنی جوابێگەنێرە بۆ لەیلە خان داواکاریەکی وام هەیە بەخوا کاتی ئەوەمان نییە ئەی من خاتونەکانم هەمای زستان لە ماڵەوە ئیشی خۆیانەکەن و کاری خۆیان دەست بەجێەکەن و شتێک دروستەکەن کە لە هاوینە گەشتیارێکەیە شتێکێ بەرهەمەکانی خۆیان ساخکەنەوە جا من 3 مانگی بەهار بڕوە و 3 مانگی هاوین بڕوە و کاتی ئەوەم نەبێت کە من بەرهەمەکانی ساخ کاتەوە خاتو لەیلا گوێبیستی ئەم گلەیانە بە بەهیوای ئەوەی کە هاوکاری ئەم خاتونانە بکەی کە بەویستیان بەوەیە کە ئیشە دەزانگینیەکانی خۆیان لە شوێنێکدا عرس بکەن و بڕێک پارە پەیدا بکەن تکایە خاتو لەیلا هەر وەک سەرۆکی شارەوانیش ناوەکو خانومێک هاوکاری ئەم خانمانە بکەن بەڵێ ڕاستە خاتو لەیلا لەوانەیە زۆر کات هاوکاری کردبێ پێمانەڵێ ئەم ئیشە بووە بە بازرگانی خاتو لەیلا نەبوو بە بازرگانی بڕوا بکە بڕوا بکە نەبووە بە بازرگانی بووە بە ئەوەی کە تۆ وەرە بەبێ بەرامبەر شوێنەکە بە ئەو کەسانی کە لەوێ ئەیانەوەی ئەم چالاکیە بکەن بەبێ بەرامبەر ئەگەر هەچ کەسێک قۆرەخکاری کرد و پاری زیاتر وەرگرت وەرە من لەگەڵ ئەوەیەم ئەیەنمە بەردەمە یعنی هینی ئیجراعەتی خۆتی لەگەڵا بکە بەڵام ئەو بە هەموو شێوەیە پارکی ئەواری شاری قەدەغە کردووە پارکی ئازادی قەدەغە کردووە لە هەموو لایەکەوە هەوڵی کاک دەروون هەوڵی بۆیان بۆ ڕۆژی بڵین کرێکاران لەگەڵمان نەبوو خاتو لەیلاوتی ئێمە ناتوانین ئەوە بکەین یعنی ئەی چی بکەین ئێمە ئەی ئەو خاتونانەی کە ناتوانن لە دەرەوە دوکانێک بکەن ئەی ئەو خاتونانەی کە ناتوانن مەطعەمێک دانێن دایکن مناڵێک بەڵام ئەتوانن لە مانگێکە 4 ڕۆژ کارەکانی بەرهەمەکانی خۆیان ساخکەنەوە سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ خاتو شیلان ئەو نابیستانە مایکەکە لای خۆدانێت دانیشە بەڵێ بەخێر بیت ڕۆژی جیهانی کرێکاران پیرۆزەکە لە هەموو کرێکاران ئەڵێ ئێمە وەکو نابیستان موچەمان 150,000 لە هەمان کاتیشا هیچ ئیشێکمان دەست ناکەوێ
هەوڵیاوە ئیشکە بەڵێ زۆر هەوڵیاوە ئیشکا لە هیچ شوێنێک وەرناگیرە بەڵام ئێمە کۆمەڵەمان هەیە لە ڕێ ئەو کۆمەڵەوەی هاوکاریمان نەکرێ ئەوەنی کۆمەڵی کڕڵاڵان هاوکاریمانەکە باسیواکە خاوەنکار ئەڵێ چی کە ئاەنە ئیشێ بکەن چۆن جوابیانێنەوە بەڵێ ئەڵێ لە بەرەوەی نابیستی وەری ناگرن بەڵێ بەڵێ دەست خۆش سپاس هیچ کەسێک ماوە بێ قسەمان بۆ بکە بە دوای گلەی مالێنەکە هەبیروتی ئیشەکەم عفو قسەکەم بەخێر بیت بەڵێ ڕۆژی جیهانی کرێکاران پیرۆز دەکات بەڵێ ئەو معمەلیان هەیە معمەلی ئەلەمنیۆم ئەو حەز ئەکا نابیستەکان وەرگێ هەمویان بێنە عملەکەی ئیش بکەن لە کۆمپانیا ئیشی کەوانتەر و ئەوانە هەمووی ئیش بکەن بەڵێ بەڵام شوێنەکەی بچووکە جێ هەموو نابیسانی تا نابێتەوانێ بەڵێ ئەو داوای ئەوە کاگەر معمەلیان بۆ بکرێتەوە بۆ نابیستان تایبەت بێ بە نابیستان بەڵێ بەڵێ ئەلە ئەگەر کارگەیەکی تایبەت بکرێتەوە ئایا ئەلەمنیۆم بێ دارتاشی بێ ئەوانەی کە نابیست ئەتوانن ئیشی تا بکەن لەو بوارانەیە حکومەت هاوکاریان بک بتوانن لەبەرەوەی نابیستان لە هەموو شوێنەکان وەرناگیرن داواکە کارگەی تایبەتیان بۆ بکرێتەوە لەوێ وەرگێن و هەری کاریان بۆ بڕاستێت زۆر سپاس با من گەڕێمەوە بۆ لای میوانەکانم کاک مۆفەق با لە بەڕێستانەوە دەست پێ بکەم باز زۆر باسمان لەوە کردو زۆر جار کرێکار خۆی نایەوێ مەسەلەن لە بابەتی دەستەبەرە لە شوێنی مانەوەی لە گلەیەتی لە خاوەنکار لە هەموو شتانی بە درێژایی بەرنامەکە باسمان کرد بەڵام ئەگەر بینە سەر ئەوەی پەیوەندی نێوان خاوەنکار و کرێکار ئێمە کە باس لە یاسا دەکەین گرێبەستمان دەبێ هەبێ وتو ئەم گرێبەستە ئیتر هەموو شتێکی فەرمی تێدا لە نێوان ئەو حەقانی کە هەتا ئەو مافانەی کە هەتەوە ئەو بەرپرسیارەتیانی کە لەسەر شانتە هەتا لە شوێنی مانەوە هەتا لەوەی کە کاتی کارکردنت چەنە ئەو پارەی کە وەریەگری چەنە مودەی کارکردنت لەگەڵ ئەم خاوەنکارەیە چەنە هەموو ئەمانە ئیتر تۆ ئیلتیزامی پێواکە وەکو کرێکارێک و خاوەنکارەکەش بە هەمان شێوە بەڵام ئێمە زۆربەی ئەو ئیشانەی کە دەیبینین کرێکار دەیکات هیچ گرێبەستێک نییە لە نێوان خۆی و خاوەنکار ئەنی بۆ نمونە بە درێژای بەرنامەکە باسی نانەوە خانە و سەمون خانە و ئەمانەمی کرێکارن هەمووشی کارە بەڵام بەشێکی کەمی ئەمانە دەبیستی تۆ بچیتە دوکانێکەوە مۆڵێکەوە گرێبەستێک ببینیت هی ئەم کرێکارە لەگەڵ خاوەنکارێکە زۆر ڕاستە ئەوە یەکێکە لە هەر کێشە گەورەکانی ڕوبەڕووی ئێمە بێتەوە چونکە کرێکارە کێشەی ڕوبەڕوو ئەبێتەوە ئەچێ بەرەو دادگا یەکەم شت داوای گرێبەستی لێکە هەتا ئێمە ئەیسلمێنین کە ئەم کرێکارە لای ئەم خاوەنکارە بۆ کاتێکی زۆری ئەوێ لەوانەیە لەو ماوەیە ئەگەر هین بێ کێشەکەی بەلا بکەوێ حەسن بکرێت بەڵام من لە ڕێگەی ئەم بەرنامانە و لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە حەزەکەم هەر کرێکارێک لە هەر شوێنێک ئیشەکە ساحب ئیشەکەی ئیجبار بکە کە گرێبەستێکی لەگەڵا هەبێ یعنی مە زۆربەی کاتەڵەوە بەیانی وەرە بۆ ئیش تەواو ئەو وەرگیراڵە بەڵەتەوە بەیانی سەعات ئەوەنە لەسەر ئیشم ئەمە بناغەیەک نییە بەڕاستی بۆی کە تۆ دەستکەی بە ئیش هەتا ئەو کاتەی نووسراوی فەرمی لەبەر ئەوەنەی بێکاری ئەمەنە زۆرە کابرا بەس لەبەرەوەی ئیشی دەستکەوێ هەر بەڵێەکە یعنی ئەگەر گرێبەستی شێ بێ بڕوا دەمێنای خوێنێتەوە لە خوارەوەی بزایقا زۆر شتی نووسیوە لە قازاجی کرێکارەکە ئەوەش گرفتە گرێبەستمان بینیوە ئیمزاشی کردووە دوایی ئاڵێ بەس ئیمزای نەخوێنەوەتەوە بەس لەبەرەوەی ئیشی دەستکەوتووە ئەوە کەواتە کرێکار خۆیان بە کۆی گشتی قسەکان ئەمەیە کرێکار خۆیان چۆن هاوکار بن لە دەستوەڵی کرێکار زۆر ئاساسە لەبەرەوەی ساحبکار خاوەنکار لەگەڵ ڕێزما بۆ زۆر بەیان بەڵام هەندێکیان لەبەرەوەی پارێزەریانەیە و ئاقای لە یاساکانە بە شێوەیەک ئیشەکە ئەزانێت چۆنە حسابی خۆی کردووە بەڵام کرێکارەکە ئاگادار نییە لە مافەکانی لەبەر ئەمەوە ئاقا کێشە بۆ خۆشی و بۆ ئێمە لە چ کاتێکە کە تووشی پێکانە بێ هەندێک خاوەنکار خۆی لێ بێبەریە قاڵێت هەفتەی پێشوات بوو بە ئین وەرم کردبوو بۆ تاقیکردنەوە هەریشان واڵێ بۆ تێستەوە بەدڵم نەبێ لایە وا خۆیە پەڕێنێتەوە هەتا ئەیسلمێن ئەبێ شاهید بێنێ ئەبێ ینی معاشی موچەکەی بێنێ ئەو کاتە زیانی کاتێک سەرێشەیەک بۆ خۆشی و بۆ ئێمە و بۆ دادگاش دروستە باشکەواتە دەست خۆش کاک مەفەکاک دەروون بێ زەحمەت وەکو سندی کای کرێکاران یعنی هەتاکەی لە یەکی ئایاردا باس لە گرفت و کێشەکانی کرێکار بکرێ باس کرا کە بەشێکی
ڕەنگە ئەو مافانە بۆ کرێکار دەستە بەرکرابێ بەڵام هێشتاش ئەبینین گرفت هەیە ئەو تا بابەتی گرێبەستە هێشتا گرفت هەیە بابەتی مانەوەیە بابەتی کێشەی کرێکارە گەڵ خاوەنکارە ئەمانە بابەتی هۆشیارکردنەوە بە تایبەت لە سندیکاکانی کرێکارانەوە هۆشیارکردنەوەی زیاتر بە کرێکار بدرێ لەوەی کە دەستپێکی کارەکەی چۆن دەست پێ دەکات تا ئەو کاتێک کۆتایی پێنێ ئەمە تا چەند گرنگە بۆەوەی ئیتر بەشێکی ئەو گرفتانی کە کرێکار هێتی بەرەو کۆتایی هەمووی بۆ ڕوومکەمەوە لە سەرەتای دەست بەکاربوونی خۆم ئەو شانێکە پێی هەڵساوم کە لەو شتاناگرێتەوە جەنابی ئەڵێ یەکەم هەڵساین بە دروستکردنی هێڵێکی گەرم بۆ کرێکاران تاتوانن پەیوەندیمان پێوە بکەن و لە زالیش ڕۆژانە پەیوەندیمان پێوەکەن کە ئەمە کارێکی باش ژمارەکەی بڵێنەوە کاک ئەوەی ئێمە جیاوازە ئێمە ژمارەی کراس بۆ بێبەرامبەر یعنی ئەو کرێکارە گەر وحدەشی پێنەبێ ئەتوانێت پەیوەندی بکات و بەشە و بە ڕۆژ کراوەیە ئەمە دووەمیشت بەشێکم داناوە بەشی یاسا لە ناو سندیکایە کە چەند پارێزەرێکی بەڕێز لەوێ کارەکەن ڕۆژانە هەر کەیسێگێتە لای ئێمە وەکو کەیسی ئەوەی کە بڵین لە ڕێی پەیوەندێکە چۆم لە ڕێی سەردانیشەوە بەرە ڕووی ئەوان یەکەینەوە بە زووترین کات لای ئێمە وەکو دایرەیەک نییە بڵێ یعنی چاوەڕێ بکەین کتاب ناکتابگەم هەر عینی ڕۆژ پەیوەندی بە پارێزەری کۆمپانیاکەیە هەر کەسێک بێ پەیوەندی پێوەکەین و بەنیز بە دۆشیاریەوە بەڕاستی من جارێکی تری جواب بزانم برایانەمە لەگەڵا بوو لە بەرنامەیەکی ترا مندان بۆیە ئەنێم کرێکار زۆر زۆر هۆشیارە ئەوەی کە هۆشیارنی ئێمەی سندیکاین ئێمەی سندیکا هۆشیار نین لەبەرەوەی ئەگەر ئێمە هۆشیار بین ئێمە وەکو سندیکاوەی کە ئێمە زانین کرێکار نایزانێ پێویستە ئێمە لە مەلایتر دانەنیشین لە سندیکا تەنها بۆ کات بەڕێکردن و کار بەسەرکردن ئێمە ئەوەی کە دروستمان کردووە لە دوای یەکی ئایارەوە لە دوای ئەم یادە پیرۆزەوە ڕۆژانە لیژنەمانە بێ و هەرچەند ئێستا لیژنەشمانەیە لیژنەی هاوبەشمانەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی کاگێ مۆفقی شاو لە دەستەبەریش کە ئێمە لیژنەمانەیە لەگەڵ لیژنەکانی ئەوانە شان بەشانی ئەوان ڕۆژانە ئەڕوا کاک دەروونەوانی پێش بەڕێزیشتان زەربی سفر نەکرێت بێگومان هەر کەسێک لەو شوێنە بوو بێت بەڵێ بەڵێ بێگومان بەشی خۆی ئیشی کردو و ئێوەش دەتانەوێت باشتر بەڵام هەر کەسێکەچێتە شوێنێ بەرنامە و پرۆگرامێکی خۆی هەیە ئیشی لەسەرەکە حەزەکات جێدەستی خۆی زیاتر دیار بێ من ناڵم نکراوە بەڵام ئەم گۆڕانکاریان کراوە پێویستە ئەوە ئێمە کرێکار هۆشیارکەینەوە کە لەوەی نەترسیتر یعنی تۆ سندیکایەکی هەیە دیفاعت لێکا پارێزەرتە ئەمە بەنسبەت بە دەو شتانەی و خوشکەمەوە وتی ئێمە وەکو ئەوەی لەیلاخان ئێمە چەند جارێک ئەمان لەوتی مناتومە تێرە پێشتر لەوانێشتیان نەکرد بێ خۆیان من خۆم بانگم کردن وتم حەز دەکەمەوە لە مۆلاجیە دەستان دیار بێ کار بکەن ئاوەدانی دروستکەن لە ناو شارە هەلی کار بڕەخسێنن دووسراوێکمان کرد بۆ لەیلاخان جوابی منیاوەتەوەڵێ ئێمە ئامادەین بە هەموو شێوێ لە مۆلا بەبێ بەرامبەر شوێنتان بۆ دابین بکەین بەڵام لە ئێستادا بەهۆی ئەم حاڵەتی قەسف و شەڕی ئێران و درۆن وانە نامانە قەرەباڵغی لە شوێنەکان هاتروست بێت و خۆشیان نەزانن دیارەویش بۆ بەڕێرێکی هەبووە بۆ لە ئێستا ئەوە لە مۆلا بەردەوامە بین لەسەر ئەوە من نایڵم بەبێ 1 دینار بن ئەمان ئەبێ و کارە بکەن بتوانن کاراسانیان بۆ بکەن و پاسیشم بۆ دابین کردوون لە ڕێ خۆمانەوە بۆ گواستنەوەیان بەڵام ئەگەر هاتن بۆ لاتاشتمان بە گیران پێمەفرۆشتن بێ زەحمەت نەگەر کاتمە بێ ببورە ئێمان ڕاستە خاتونەکانمان زۆری ئەچن بۆ دەرەوەی شار ڕوا بکە کاک دەرون لە مانگێکە 4 ڕۆژ دایکەکانمان سلێمانی بەجێڵن لە هەولێر لە بەرەوەی فستیڤال و کاری دەستیەکانی خۆیان عرسکەن لە هەولێرن لە سەیسایقن لە هەڵەبجەن ئەی بۆ لەو شوێنانە مومەڕیزێک نییە کە قەڵەباڵغی دروست بێ و وەزعەکە ناخۆشە من نازانم لە هەولێر هەموو مانگێ 4 ڕۆژ دڵنیامە بەردەوام لە سلێمانیەکراوەڵێ ئەو کاتی کە داوەتان لە هۆڵی هین لە سەرا هۆڵی کلتوری سەرا هەر لە کاتی ئۆسعشا لێ کردمان شوێنەکەشمان وەرگرووە لازار لە سەیسایق دوێنە و پێرێک بەڵێ لە سەیسایق پاسیشی بۆ دابین کردین بەڵێ ئەمان کێشێوانە بۆ خاتونانە کە ئەڕۆشنی ئێمە شوێن ئەمانە بۆیە بەکرێک مێزیاب کرا هەر ئەمڕۆ لەسەر ئەستۆی برادێکی خۆمان زۆر سپاسیەکەین خاوەنکارێکە تەکلیفم لێ کرد 25 مێز کورسی هەموو شتێکی بۆ دابین کردین بێ بەرامبەرکە ئەمان بتوان بەکاری بێنن دەستان خۆش بێت زۆر زیاتر لە کاتێ زۆر سپاس بوو کاتم زۆر کەم ماوە لە بەرنامەیەش کەش ئەگەر توێ بەرنامە لەسەر کرێکار بکەی باوەڕکەی بە ساڵێک تاوانای بە مانگێکیش کەمێک حەقمان نابێت کەمێکمان یاوتێ و ئێمە دیفاعیان دەکەین بەس یەک داواکاریم لە کرێکار هەیە نەترسن وەڵا ئێمە پارێزەریانین یعنی هەشتێک بەڕاستی بێن
بۆ لای ئێمە پشتیوانیانە بین ئەگەر ئەمان لە ڕێی حکوومەتەوە لەبەر کارە حکوومەکیان نەتوانن بەڵام ئێوە دەتوانن دەستان خۆش بێت کاک شیرانەگەر وەڵامێکی ئەو بەڕازش بیت تۆ بەس من وەک کۆتا پرسیار وە زۆر بە کورتیش چیتان بۆ کرێکار کردووە یعنی ئەمە کۆی ئەو قسانی کە کردمان با هەر نەڵێن کرێکار هیچی بۆ نەکراوە دەستەبەری بۆ کراوە باست لەوە کرد کە زیاد لە 9000 دۆسێ هەیە کەمانانە کرێکار دەستەبەری بۆ 19000 زیاتر ینی بەڵام یەک تێبینیم هەبوو من لە قسەی ئەم بەڕێزانە خاوەنکار ڕەنگە وا بزانێت کە دەستەبەر بۆ کرێکارێک دەکا دوای ساڵانێک ئەو پارەیە دەبێت خاوەنکارەکە وەری بگرێتەوە یەک ڕوونکردنەوەی بچووک لەسەر ئەوە بجە و وەکۆتا قسەت سپاس دیارە ئەمە کە کرێکار زمانی دەکەن هەدەفی ڕئیسیمان ئەوەیە کە لە مستەقبل ببێتە خاوەنی موچەی خانە نشینی لەبەرەوەی ڕۆژگارێک دێت توانای کارکردنی نییە وەکو باسم کردیان بە هۆی تەمەنەوەی یا بە هۆی پەککەوتنیەوەیە ئەمە ئامانجی ڕئیسیمان ئەوەیە لە کاتێک کە کرێکار ساڵێک بێ ئیژێ بێ بێکار ئەبێ بۆی هەیە داوا بە پێی یاساکە داوای پاداشتی کۆتایی خزمەت وەربگرێتەوە هەرچەندە ئێمە ئەومان پێ باش نییە لە بەروی خزمەتەکەی نامێنێتن کە پارەکەی وەرگتەوە لە بڕی خزمەتەکەیەتی ئێمە چکە کرێکار ئەبێ هەر ئیش بک بە بەردەوامی ئەم ساڵش باشگە بچێتە شوێنێکی تر خزمەتەکەی بگوازێتەوە باشتر نییە کاک بۆی خزمەتەکەی زیاتر ناکە لە 50 جێژیش بکە ئێمە هەمووی بۆ کۆ دەکەینەوە بە ساڵ و بە مانگ و بە ڕۆژ تەنانەت یەک ڕۆژیشی نافەوتێتن ئێمە تەژجیع خەڵک ناکەین کرێکار ناکەین لەسەرەوەی پاداش وەربگرێتەوە دەڵێن بەردەوام بە لە دەستەبەرەکە خزمەتەکەت بێتەوە بۆی بەیانی بە خزمەت تەقاعد بیانخواانەکە لە شوێنێک شتێکت بەسەر هات ڕاتبی تەقاعدی بۆ ئەو خزمەتە هەموو حساب بکرێ و لە کاتێش کە پاداش وەردەگرێتەوە ئەمە مافەکە بۆ کرێکار بۆ خاوەنکار نییە ئەمە یاساداەتی تەنانەت ئەوەندە حەسەنانەتەگە خاوەنکارەکەش پارەکەی هەمووی بات بەڵام دواتر هەر کرێکارەکە وەرێک ئەمە خاوەنکار بۆی هەیە لە ڕاتبەکەی هەمومانجە 105ەکەی لێ بجێرتەوە لە سەداحەفەکە ئەمە حەقێکی خاوەنکارەکە ئەگەر یەکێک بۆ خۆی پیاوەتی دەکا وەری ناگرێ ئەمەیان چاکە و پیاوەتی خۆیەتی علاقەی بە ئێمەوە کرێکارەکەەوە ئەم ئەفەش تەنها بۆ کرێکارە تەنانەت بە وەکالەتیش کەس ناتوانێت ئەمما فۆرگە لە بەروی حەسر کراوە کەس تەمسیلی عامل ناکە و ئێمە هەموو ڕۆژێ لە ناویەکی ئایارداینەوەکو فەرمانگەکەی خۆمان چکە ئەمە ڕۆژانە لەگە کرێکار و ئیش بۆ کرێکارین ئێمە لە ساڵی ڕابردوو 24 کرێکارمان خاننشین کردووە بە جۆرەکانی جیاواز بە مردن و بە ساڵات چوون و بە پەککەوتن و ئەم ساڵیش 26 کرێکار معاملەی خانەنشینی لەو سێ مانگەی ڕابردوو بۆ کراوە یعنی ڕێژەکە بەرز بۆتەوە لە ساڵی ڕابردوو 1993 کرێکار پاداشتی کۆتایی خزمەتی پێدراوە بە بڕی بە هەمویان بە کۆیان 7 ملیار و 604 میلیۆن و 141 هزار دینار ینی ئەمە ڕقمێکە گاڵتەی پێ ناکرێتن ئێمە ئەو کرێکارانەی کە خانە نشین کراون هەتا ئێستێک موچیان نەفەوتاوە و یەک هەموومانجێک لە بانک بۆ ئەموچەکەیان بۆ دادنێن دەچن وەری دەگرن و هەر لەسەر ئەو کێشانەی کرێکار و ڕێگریکردن لە ناونووسینکردنی کرێکاریان بەشداری نەدان لەلایەن خاوەنکارەکە و 15 خاوەنکارمان دراوە بە دادگا ئامانجەکەشمان ئەوەیە کە مافەکەی کە لە قانون بۆ کرێکاردانراوە بگەینە ئەو ئامانجە بۆیان ئەمانە هەموو دەستکەوتن بۆ کرێکار بێگومان و بە کرێکاران ئەڵێن 1342 کرێکار ئێستا لە سای یاسای دەستەبەری کۆمەڵایەتین هەموو مافەکانیان لە سای ئەم بەشداریکردنە لە دەستەبەرکردنە مافەکانە لە سای ئەوە وەردەگرن دەستان خۆش بێت کاک شیروان کاک بەکرد ئەگەر شتێکتان ما بێ بە کورتی سپاس دەکەم وەڵام من سپاسانەکەم دەستخۆشتان لێ یەکەم ئەوەی من هەمە بەڕاستی لەسەر کرێکاران وەزان نزیکی لە هەرێمی کوردستان 300,000 کرێکار دەستەبەر کراوە 61,000 پرۆژەوە بزان تۆمار کراوە لە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە لە هەموو هەرێمی کوردستان کرێکار خەسخانەیەکی نییە ینی نەخۆشخانەیەکی بۆ دروست نەکراوە لە کاتێکە بەشە لەو زمانەی تایبەتە بە تەندروستی بیمەی تەندروستی بۆ ئەوەی ئەم کرێکارە ئەگەر لە هەموو حاڵەتێکە شتێک بوو لەم خەسخانەیە بگەت جاران من ڕێزمە خەسخانەکان حکومی بوو کاتی خۆی ئەم کارتێکیشیە بوو کرێکارە سە باجێکی نیە لە بچێتە نەخۆشخانەیەکەوە لەسەر ئەم باجی تەندروستی داشکان ئەوە پێویستی بە ئێمە نەخۆشخانی سەفینمانەیە کە لە سا 20 داشکانمان بۆکە بۆ هەموو کرێکاری ئێمەکەن
ئەمن بە ئەندام لە ئێمە کارتێکیان بۆکەین بۆ ساڵێک بەو کارتە ئەتوانن سەرداری نەخۆشخانەی سەفین لە سابیز داشکاندنیان بەڵێ لە سابیز ئەمە گرنگە بڵێەوەی کاک دەروونەوە لە ئێمە وەکو خۆمان وەکو سندیکای کرێکاران لە قیس سلێمانی ئەو بینایی کە دراوە بەکرێت لە سا 20 هاوکاریە بۆ کرێکار کە نەخۆشەکەوێ بێ لەوێ لە سا 20ەوە وەکم بەڵام من باز لە حکوومەتەکە کە حکوومەت داهاتێکی هاوکار نییە حکوومەت بۆ ئەوەی کە بیمەی داهاتێکی یعنی 6,000 پرۆژە لە هەرێمی کوردستان تۆمار کراوە دەستان خۆش بزانە چیها داهاتی دەسەبەر 300,000 کەس دەسەبەر کراوە داهاتەکە یەگاتە ملیاران دینار بەڵام کرێکار نەخۆشخانەیەکی نییە لە کاتێکە هیوادارینەوە خاڵەکە دوو پرۆژەی وەزارەتی کار پرۆژەی نییە بۆ کرێکار لەو داهاتە کە بخرێتە خزمەتی کرێکار زمانی کرێکار بۆ خزمەتکردنی کرێکارە ڕاستەخانن بۆ خانەنشینە خاڵێکی گرنگ بەڵام لە هەمان کاتاوێ وەزارەتی کار پرۆژەی هەبێ بۆ کرێکار مەسەلەنشتی پێ دروستکە یعنی بۆ نمونە ئەکرێ ئێسا و نابیسانان مەسەلەن پرۆژەیەک دروست بکە بۆ ئەوانە هیچ ژەوێ با کرێکار بنتیا بەرەم مەبەستمەوەیە تۆ داهاتێک لە کرێکار وەرەگری پێویستە لە ڕێم داهاتەوە جارێکی کرێکار کرد زۆر سپاس کاکە بەکرد بە داوای لێبوردنەوە کاتم هیچ نەماوە خات و شیلان وەرگێڕی بۆ میوانە نابیستەکانمانە کرد خات و شیلان فەرمو وەرە ئێرە بە سپاسەوە لە سەرەتای بەرنامەکەەوە لەگەڵمانیت خات و شیلان سپاس دەکەین ماندوونەویت دووبارە بەخێر پشتی کامێرەوە زیاتر لە ساعت و نیوەکە لەگەڵ ئێمایت و تەواوی بەرنامەکەی بۆ میوانە نابیستەکانمان وەرگێڕاوە دەستان خۆش بێت ئێوەش جۆرێک لە کرێکارە ماندووەکان کە خزمەت باچینی نابستانەکان دەستا ئەرکی خۆم ێزانم زۆر سپاس بۆ کورسات زۆر سپاس بۆ ئەم بەڕێزانش سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت خات و شیلان سپاس بۆ سنترال پارک بۆ ئەوەی کە ڕێگەی پێداین لەم بینایەدا بەرنامەی ئەمڕۆمان بکەین کە بۆ ئەوەی تێبگەین کرێکاران لە چبار و دۆخێکدان و کارەکانیان چەند زەحمەت و گرانە ئێمە ئەمیکە ئەم شوێنێک کە لێ وەستاین زۆر بەرزە و زۆر بە نەڕاحەتی سەرکەوتین پیادا و بەڵام کرێکاران ڕۆژانە بە تایبەت ئەوانەی کە لەم بینایانەدا کار دەکەن بەڕاستی ماندوو دەبن بۆ ئەوەی کە بتوانن ئیشێکی جوان پێشکەش بە خاوەن کارەکەیان بکەن. پیرۆز بێت جارێکی تر لە هەموو کرێکاران ڕۆژیەکی ئایار بایەکی ئایار تەنها پشوویەک نەبێت کە لەم ساڵدا نابێتە پشوش خۆی هەر ڕۆژی هەینیە با زۆر بابەتەکە لەوە گەورەتر بێ بتوانین کاری زۆر باشتر و جدیتر بۆ کرێکاران بکەین لە هەرێمی کوردستان. سوپاس کە تا ئێستا بینەرمان بوون بە هیوای ئەوەی کە هەموو ئەو قسانی کە کردمان بۆ کرێکاران جێگەی خۆی گرتبێ و بتوانێت کاری جدی لەسەر مافەکانی کرێکار بکرێ. کاتێکی خۆش.